بەناوی خوای گەورە و میهرەبان بینێرانی عزیز سڵاوتان لێبێتەوە کاتتان باش ئاسوودە و کامەران و بەختەوەر بن لەگەڵ هاوکارانم لە پەیام لە پرۆگرامێکی پەیامی ڕۆژ بە کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاواز هاتوونێتەوە خزمەتتان وێ دەکەین زانیاریەکانی ئەم ڕۆژمان جێگەی ڕەزامەندی ئێوەی عزیز بێت. بەناوی خوای گەورە سڵاوی خواتان لێبێ و جوانترین سڵاوتان لێبێ لە هەر شوێنێکەوە بینەرمانن. ڕۆ لە خزمەتانین بۆ پێشکەشتنی کۆمەڵە بڕگە بابەت لە پەیامی ڕۆژەوە کۆمەڵە بڕگە بابەتی جیاوازمان بۆ ئامادەکردوون. هێوادارین تا کۆتایی پرۆگرام لەگەڵمانە بن و سەرجەم بابەت و تەوەرەکانی ئەمڕۆمان ببینن. لەو تەوەرانی ئەمڕۆ ئامادەمان کردووە تەوەریەکەممان تایبەتە بە کار و چالاکیەکانی دەستگای ڕۆشنبیری نووری حکمە لە قی سلێمانی کە نووری حکمە یەکێکە لەو دەستگایانی کە خزمەتێکی زۆری بە ئیسلام و کۆمەلگای کوردی کردووە لە سەرجەم شار و شارۆچکەکان خۆشبەختانە چالاکیان هەیە تا ئێستا چەندین پرۆژەی ناوازە و تایبەتیان پێشکەش کردووە بۆیە ئەمڕۆ میوانێکمان دەبێت و باس لە کار و چالاکیەکانی ئەم ساڵیان دەکەین سەیر لە داهاتووشدا چ پرۆژێکی نوێ خزمەتێکی نوێ دەگەێنن لێرەوە تاوتوی دەکەین. وڵایزان لە بەشی دووەمی پرۆگرامەکەشمانان باس لە هاندانەکەین بە دیاریکراوی دەمانەوێت بزانین هاندان چه جیاوازی نێوان هاندان و وەروە کۆمەڵێک پشتیوانی و پشتگیری و ئامۆژگاری تر کە ئێمە بزانین کامە هاندانە و هاندان چۆنە بێتە هۆکارێک بۆی مرۆڤ بتوانێت سەرکەوتوتر بێت لە کار و پرۆژە و خوێندن و کۆمەڵێک بابەتی تری ژیانی ڕۆژانەیدا. بەڵێ عزیزان تەوری سێویشمان بابەتێکی گرنگە ئەمە هەمیشە سەرقاڵین بە بابەتی میدیا و میدیا ڕۆڵێکی گرنگی هەیە لە ژیانی تاک بە تاکمانە تەنانەت بۆتە هۆی ئاراستەکردنی کۆمەڵگەش بۆیە ئێستا میدیا هەم ڕۆڵ دەبینێت لە ئاراستە برنی بەلایەنێکی باشی کۆمەڵگەدا و هەروەها بە پێچەوانەشەوە بەلایەنێکی خراپدا. ئەمڕۆ دەپرسین ئەرک و بەرپرسیارەتی میدیا چی سەبارەت بە کۆمەڵگە و ئایا چی بەرپرسیارەتیەکی هەیە و چ ڕۆڵێک دەبینێت لەوەی کە باشی بڵاو کاتەوە یاخود خراپی و چ کاریگەرێکی دروستکەوە لەسەر ئێمەی تاکۆ و ئەو پشەیەکە لە کۆمەڵگا هەیە بۆچی دەگەڕێتەوە. ئەمڕۆ تەوەری سێممان تایبەت دەبێت بۆ بابەتە. وڵایزان سەرەتاش دەچینە لای پێشبینیەکانی کەشوها و گۆڕانکاریەکانی پلەی گەرما لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. وڵایزان لە بەشی یەکەمی بەرنامەکەمانە باس لە کار و چالاکیەکانی دەستگای نووری حکمە دەکەین و بە دیاریکراویش لقی سلێمانی بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا شازاد فەتاح بەڕێوەبەری ڕۆشنبیری لە دەستگای نووری حکمە لقی سلێمانی. مامۆستا زۆر بەخێر. سپاس بە ئامادەبوون. مامۆستا گەچی نووری حکمە لای هەمومان ناسراوە وەروە دەستان خۆشە جێگە دەستان دیارە بە گشتی یاخود بە دیاریکراوی دەستگای نووری حکمە ئامانج و چییە و پلانی چیە و پەیامی چییە؟ بنای خۆی بەخشندەی میهرەبان سپاس بۆیەوە سپاس بۆم دەرفەتە جارە پێشەکەمێ سپاسی کەناڵی پەیام بکەین کە بەڕاستی ڕۆڵێکی گەورەی هەبووە لە بەرچاوڕوونی و لە پێشکەشکردنی ئەو چالاکیانەی کە دەستگای نووری حکمە هەیەی بە عام لە کوردستان بە تایبەتی لە قی سلێمانی.
ئێمە لە لەقی سەمای دەزگای نووری حکمە کار و پرۆژە و چالاکیمان زۆرە. زۆر کەس وا ئەزانێت ینی لەقی سێمای تەنها برە و بە خوێندنی قورئان دەدات یان فێرکردنی قورئانی پیرۆز لەبەرکردن. بەڵام الحەمدوللا ئێمە لە هەموو بوارەکانی ترە الحەمدوللا سەرکەوتنێکی باشمان بەدەستهێناوە لە هەموو بوارەکانە کار و پرۆژەی جۆرا و جۆرمانێ سوپاس بەخوای پەروەردگار جێدەستمان زۆر دیارە لە ناو ئەو ڕێکخراوە ئیسلامیانەی کە هەیە الحەمدوللا بە تایبەتێکی ئێساکە سوپاس بەخوای پەروەردگار کۆمەڵێک پرۆژەی تایبەتی ترمان هەیە بە تایبەتی ئێساکەوە ئەکادیمیەکی زۆر گەورەمان کردوتەوە لە لەقی سلێمانیم ئەکادیمایە هیچ جیاوازی نییە لەگەڵ زاکۆ و پەیمانگاکان الحەمدوللا کەوا کۆمەڵی قوتابی باش و یعنی بۆ پێگەیاندنی مامۆستا و ڕاهێنەرە الحەمدوللا خۆی گەیاندوتە قۆناغی سێم سوپاس بۆخوای پەروەردگار الحەمدوللا. کاتەمە ئەوسا دەتەوێت لێرەوە بڵێ کە ئێوە نەک تەنها لە بواری زانستە شەرعیەکە و لە بواری قورئان خوێندنەوە بەڵکو کار لەسەر پەروەردەشەکەن. بە تاکید یعنی یەکێک لەو بڕگانی کە هەیە لە ناو ئەکادیمیە پەروەردەیە ڕاهێنانی مامۆستاکانە چۆنێتی پەروەردەکردنی قوتابی چۆن پەروەردەی بکەن یعنی لە هەموو بوارەکانی پەروەردەیە ینی کارێکی چۆنەڵی دەرفەتێکی زۆرمان ڕخساندووە بۆ ئەو بوارە بۆ لایانی پەروەردە بەڕاستیانی پەروەردە زۆر زەرورە دەبین ئێستا پەروەردە لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە سلێمانیا کەمێک ینی لە ئاستی پێشەوە نییە بەڵام الحەمدوللا ئێمە لەو بوارەدا مامۆستا و ڕاهێنەری باشمانێنا ئێستا کۆمەڵێک مامۆستا و ڕاهێنەری باشیان بۆ پیاکردین لەو بوارەدا الحەمدوللا. زۆر باشە. کەواتە مامۆستا تۆ بۆی بتوانین سیستەمی پەروەردە بە جوانی ڕێک بکەیتەوە ئەبێ پەروەردەکاری جوان و سەرکەوتوو دەبێت. ئەو مامۆستایانی دێنە لای وەکو بەشێک لە کار و چالاکیەکان تا پێوەرەکانی وەرگرتی مامۆستا دەرفەتەکان توانای وەرگرتنتان و چەند گرنگە گەرەمە لە زۆربەی ناوچەکانی تری هەرێمی کوردستان یان لەقەکانی ترتان هەبێ. بڵێ وڵا ئێمە چۆنەڵی 3 ساڵ لەمەوبەر بە جوهد و ماندووبوونی خوشێکی بەڕێزمان هەیە کە مامۆستا وەزیرە کە معروفە الحەمدوللا ئەم دەستخۆشی لێکن بەڕاستی ینی چەمکێکی زۆر گەورەی لە ناونوی حیکمای گرتووە هاو ئەم پرۆژەی تەقدیم کرد بۆ پێگەیاندن بۆ ئەوی کە کۆمەڵک مامۆستای باش پێگەین بۆی کە ئەوانیش بتوانن لەسەر جەمبوارەکانی پەروەردەدا قوتابیانە فێری کۆمەڵک ئاداب و ڕەوشتی جوان بکەن الحەمدوللا 100% سەرکەوتوو بووین لەو کارەیە. سپاس بەخوا. مامۆستا کار و چالاکیەکانی ئەمساڵ باس بکەین و تا چەندێک ئێوە جێتان عنی جێی متمانی خەڵکن خۆتان جێی خۆتان کردوە ناو خەڵکانی بەنمونە من ئەمساڵ ئاگادار بووم تەنانەت جێ نەما بوو کە مناڵ وەربگرن ئەمە چی ئێگەێنێ بەڕاستی ئەمە ئەوە ناگەێنێ کە ئێوە ئەوەندە جێ دەستان دیار بوو کە خەڵک بە تامەزرەوەیەوە بێ ڕووتان تێ بکە. جا ئێمە خۆشەکەی لەوایە هەتا ساکە وەکو لە دەستگای نوێری حیکمە لە قسێمانی هیچ کات ئیعلانمان نەکردو کە قوتابی وەرەگرین. هیچ کات ئیعلانمان نەکرد ئێمە قوتابی وەرگرین. خەڵک خۆی ناتوانین یعنی ئەگەر بێت و ئێمە قوتابی ئیعلانێکین قوتابی وەرەگرین بە مەرجانە بڕواکە توانامان نییە. ئێمە پێشتر کە لە بینایەکی ترابووین لەو سەلوتمان ئینشاءالله گەرم بینایە تەواو بێت ئیستراحەتەکەین بەس بەداخەوە یعنی وەرن ینی خۆزگە ڕۆژێک بەهاتنا ڕاستەوخۆ بزانە جێی دانیشتنی قوتابیەکی تر ئەبێتەوە لە ژووری ئیدارەکان تەنانەت لە هەورەبانەکەشمان بۆ فراهەم کردوون ئێستا هەورەبانەکەشمان بەرناکەوێت سپاس بۆخوای پەروەردگار. کار و چالاکیەکانی ئێمە الحەمدوللا هەمە جۆرن یعنی لەوە چێ زۆر کەس ئاشنا نەبوو بێت بەم چالاکیانی ئێمە ساڵانە نمونە ئاهەنگی ساڵانەی قیرائەتمانەیە سپاس بۆخوای پەروەردگار کە هیچ ساڵێک نەبووە کە لە سەدان قوتابی مۆڵەتی قورئان خوێندن وەرنەگرێ. ئەم مۆڵەتەش زۆر ئاسان نییە ئەم مۆڵەتەش بە چەند قۆناغێک هاتی ئەبڕێ ینی ئەو قوتابێت چەند قۆناغێکی لە بەردەمایە قۆناغەکانی سەختن ئەبێ ئەم قۆناغانە تێپەڕێنێ ئینجا ئەگاتە ئەو ئاسەکەوە مۆڵەتێکی پێ بدرێ. دواتریش ئەلحەمدوللا بڵێن لە کۆتایی ساڵە ئاهەنگێکیان بۆ ساز دەکەین ئاهەنگی مۆڵەتدانە. چالاکی تریشمان نمونە ئێمە خێوەتگە ئەکەین خێوەتگە بۆ کوڕان و کچان. ئەم خێوەتگەیە بڵین بابەتی تەرفیهی تایە بەس زۆربەی خێوەتگەکانمان زۆربەیان پرۆژەی خوێندنی قورئان کتێبن و هەروە لە بەکردنی قورئانی پیرۆز. ئەلە ماوە خێوەتگەیەکی بچووکمان کە هەر لە ناو دەستگاکە الحەمدوللا یەکێک لەو قوتابە بچووکان ینی زۆر لە هەمویان بچووکتر بوو
کە پرسیارم لێکی وتی 5 لاپەڕە بەس قورئانم لەبەر کردووە هەر لە ماوەی ئەو هەد ئەم جمعەکەی پێشووتر ئەم هەینی پێشووتر یعنی لە ماوەیەکی کورتە 5 لاپەڕە قورئان لەبەرەکە یان پرۆژەی خوێندنەوەی کتێبیانە دەینێ بۆ ماوەیەک دواترە چەند تاقیکردنەوەی لەسەرەکەن یعنی ئەم چالاکیانەمان هەیە ئەلحەمدولیلا چالاکی جۆرا و جۆرمان هەیە سوپاس بۆ خۆی پەروەردگار گەشتی دەرەوەمان هەیە ئەم قوتابیانە بین بۆ شوێنانی تر بۆی کە ببینن بزانن ڕووگەی ئەم کۆمەڵگایە چۆنن ئەمانش لە کوێن ئەین سوپاس بۆخوا زۆر زۆر لەوانە ئیسفادەمان کردووە چالاکی تریشمانە ئینشاءڵڵا لەمە دو چالاکی باشترمانە بە پێش بەخوای پەروەردگار زۆر باشە مامۆستا شازاد بابەتێکی گرنگ هەر دەچمەوە سەری بابەتی پەروەردەیە لە کۆمەڵگەی کوردەواری پەروەردە لە پەروەردە هەم فێرکردنەکەی هەم پەروەردەکەی نیشانەی پرسیار و وەروە دواکەوتووی بەداخەوە زۆری لەسرە هەریش ناجاران گەورە و بچووکێکە بوو ڕێزی لە خۆ گەورەتر یا خۆت کۆمەڵێک بابەت لەمانە تا چەند هەڵتان داوە یاخود ئەو تەمەنانە کامانە زیاتر ئێوە ئیشان لەسەرەکەن بۆی هیچ ناتۆزێک پەروەردەیەکی جوان بە فۆرمێکی بانگراوندێکی ئاینیانەی ئارامانە پێیان ببەخشن بەڵێ یعنی ئێمە زیاتر کار لەسەر مناڵەکەی ئەم مناڵانەیە چۆن پەروەردەیانکەی ئێستا الحەمدولیلا مناڵی 4 ساڵ و 5 ساڵی ژوارەگری هەم بە عەمەلی هەم بە نەزەری فێریانەکەین چۆن ڕێز بگرن چۆن ڕێز لە دایک و باوک و کەس و کار و کەسی بەرامبەریان بگرن چۆن ڕێز لەو مامۆستایانە بگرین کەوا خۆیان مادووەکەن بۆ فێرکردنیان ئایا لە قوتابخانەکان بێ یاخود لە ڕێکخراوەکان بێت چۆن فێریانەکەی چۆن بە ڕێگایە بڕۆن چۆن هەسڵکەوت بکەین لەگەڵ بە تەمەنەکانە ینی پێمانوتن فۆرمان بۆ دروست کردوون بەیانی چۆن هەڵەسی نوێژەکەی چی لەگەڵ دایک و باوک تاکەی ئەم فۆرمان تەقدیم کردن ئەلحەمدولیلا فۆرمەکانیان هێناوەتەوە ئاستێکی باش بووە من ئەمە ئەڵێم ئینشاءڵڵا کەس هەبووە تەکلیفی لێ کردین ئەم کوڕەمان وەست داوای لێ کردین دیدی ئەم دوانەم لەدەست دەرچووە ڕەحمەتتان لەبێ بە ئەمەشم لەدەست دەرنەچێ سوپاس بخوا ئێستا ئەوەی کە لای ئێمە زۆر زۆر کەسێکی باش کەسێکی ئارام چۆن ئەڵێ بە دەرەجەی 180 لەگەڵ کوڕەکانی ترە جیاوازی زۆرە یعنی لە دوو پێگەی جیاوازن لە دوو دنیای جیاوازن ئەلحەمدولیلا ئێمە چۆن ئەڵێ کار زیاتر لەسەر مناڵ جا نەوجەوان فێریان ئەکەین چی بکەن چی نەکەن ئەویش مامۆسای تایبەتی هەیە مامۆسا و ڕاهێنەری تایبەتمان هەیە کە تەکلیفیان لێ دەکەین یەن بۆ ئەوێ ئەم پرۆژانەمان بۆ تەقدیمەکەن و مامۆسامان بۆ ڕائێنن ئێمەش بەو مامۆسانە ئەتوانین ئەو قوتابیانە فێرکەین چی بکەن ڕۆژانە چۆن هەڵسوکەت بکەن مامۆستا هەنگاوێکیان ئەو پەروەردەیە کە باسمان کرد جا هەم لە زانسە شەرعی قورئانێکەیە بێ کە من ئیجازەتێ ینی بەدەستبێنم یاخود لایەنە پەروەردەیەکەیە بێ کە من کەسێ بێ بگێنم ئال داهاتوو ئەم کەسانە کە لە ئێوە گەورە ئەبن و پەروەردە ئەکرێن کارەکەن لەسەروی کە ئەمە دیسان بکەنەوە بە خزمەت بۆ کۆمەلگا و جیلێکی تر پێ بگێنن واتە هەر ئەو کەسێک کە لای ئێوە پێگاس بێنێ بێ ئەموانانە بڵێتەوە بە کەسانێکی تر تاسوودمەندن من خۆمیشێکم لەوانە الحەمدولیلا نمونەی حەیوانەیە من کە هاتمە ساڵی 2000 و سەرەتای 2011 هاتمە ئەوێ لە سەرەتای ئەمەوە دەستیان پێ کرد ینی وردە وردە خۆناغەکانم بڕی تاوەکو قراعەتم تاوا کرد ئەلحەمدولیلا لای جەنابی دکتۆر دیاریش بڵێن قراعەتی ئەشرم تاوا کرد دوای ئەوە وانەی پەروەردەی چۆن بڵێمەوە چۆن نەڵێم ئێمە لیژ نەمانێ ئەم کەسە چۆن فێری بکەین وانەی پەروەردەیی بڵێتەوە یعنی من خۆم دائنیشتم گوێڕاڵی مامۆساکەم بووم بزانم ئەو 45 دقە بۆ سەعاتە چیم پێڵێ ئێستا ئەلحەمدولیلا تەلەبەکان دانیشین تا بزانن ئەو 45 دقە و سەعاتە من چیان پێگەێنم یعنی من نمونەیەکی حەیە ئێمە ئەوەی کە لەوێیە ئەبێتەوە بە مامۆسا و هەر سوپاس بخوا لە زۆربەی ڕێکخراوەکانی تریش یعنی ئەمە شاراوە نیە ئەلحەمدولیلا هەمویان پێگەشتی لە قیسەمانی دەستگای نوێری حیکمان کە ئێستا لە زۆربەی ڕێکخراوەکانی هاوشێوی خۆمانە دەرز ئەڵێنەوە وانەی پەروەردەیی ئەڵێنەوە بۆی کە ئینشاءڵڵا ئەمەشمان هەر لەم ڕۆژانە دوو مدیری بەڕێزی قوتابخانەکان داوایان لێ کردوین کەوا خەڵک ینی مامۆسایان بۆ بنێرین بۆ ئەوەی کە چی پەروەردەیەک لە حیکمە هەیە بیدەن بەگوێ قوتابیەکانی ئەوانە بەڕاستی کارەساتە قەومی لە ناو قوتابخانەکانە یەکیان مامۆسایەکی خوشکێک بۆ هات مامۆسای دواناوەندی بڵین خوشکان بوو این کچان تەکلیفی کردووە بچین لەوێ دەرزیان بۆ بڵێنەوە ئەگەر لە هەفتەی ڕۆژێکی شابێ مامۆسایەکی باش بنێرین فێری پەروەردە و ئادابیان کەن ئادابی کەسێتیان کەن
چۆن هەڵسو کەوتکەن زۆر ڕاستە. سواز بۆ دەستا خۆشە مامۆستا بان لقی سلێمانی بنمونە وەربگرین تقریبان چەند خوێندکارتانە بێ؟ سواز بخوان نزیکەی 4,000 خوێندکارمان 4,000 خوێندکار. لە نێوان ڕەگەزی با بڵێن کچان و کوڕان خوشکان و برایان تەوازنن یان وەڵایی خوشکان باڵا دەست پشکی شێرمان هەیە. ئەوان زۆرترن پشکیشە لە سا 75 خوشکان. ئەمە جێگەی دەست خۆشیە دەستان خشار بێت. کاتە مامۆستاسە بۆی باشتر ئەم ساڵ کار و چالاکیەکانتان هەروەکو وە بیرهێنانەوەیەک وەکو فیدباکێک ئینشەڵا بۆ داهاتوو زانیتانە بێ. گرنگترینەوە پرۆژانەی ئەم ساڵ کرد بێتان کە نوری حکمە پێوەی مانوو بوو بێ خەڵکێکی زۆر تیا بەشدار بوو بێ کاریگەری هەبوو بێ. چالاکیەکانمان بڵێن بە تایبەتی ئەوەی کە زۆر ینی بە دیارە لە سۆشیال میدیا چالاکی بڵێن تاوکردنی قورئانی پیرۆز و ختم و هەروەها ئیجازەدان. ئەم ئیجازەدانە بڵێن سەدایەکی زۆری هەیە لە ناو کوردستانە لە مۆڵەتی خوێندنەوەی خوێندنەوەی قورئانی پیرۆز کام مۆڵەتە وەکو پێشتر پێموتی بە چەند قۆناغێکا دەڕوات و لە کۆتایی ئەم کەسە مۆڵەتەوە لەگرێت. سوپاس بەخوای گەورە ئێستا پرۆژەیەکی ترمان هەیە کە پرۆژەی گەوهرەکان مژدەیە پرۆژی داهاتوە کە بینەران توان سوودی لێ ببینن. ئینشەڵا بڵین گەوهرەکانی فەرموودە کە ئەو پرۆژەیەمان ڕاگەیاندووە سوپاس بەخوای پەروەردگار چۆنەڵی وەکو پرۆژەکەی میهات کە هەروەکو خۆمان وایە ئەلحەمدولیلا ژار هاوکارین لەو پرۆژەیە. ئێمە ژەم پرۆژەیەمان ڕاگەیاندووە بۆ 100 فەرموودە کە ئەلانمان کردووە کە گەشتی ئەمریکا و کۆمەڵێک دیاری بە نرخێتیا دیارەکان زیاتر هەوڵمان داوە مۆبایلی زیرەک بێ بەڕاستی چونکە مۆبایل لەم ڕۆژە بۆتە پێویستێکی زۆرە هەموو کارەکانی تری پێ دەکرێت. هەر ئەم شەوی سوپاس بەخوای پەروەردگار کەسێک تەلەفۆنی کردوتەوە من ئەمریکی ترم پێشکەش کرد بە و پرۆژەیەکەواتەوە ئەمریکا لێرەوە بینەرانمان شتی تریژی وەزیاگە. وڵات داواکارین لە خێرخوازان لە کۆمپانیا بەڕێزەکانی گەشت و ئەمرە هاوکارمان بن کەوا بتوان ئینشەڵا زیاتر ئەم دیاریانە پێشکەشکەن ئێمە بۆ کە خەڵکانێکی زۆر مشارەکەی ئەم پرۆژە گەورەیە بکەن و خێرخوازانی جگە بە هەر شێوە هاوکارمانکەن ئێمە سپاسیانەکەین چونکە بەڕاستی ئیسیجابەیەکی زۆر هەبووە لە خەڵک زۆر ینی خەڵک ناوی نووسیوە و بۆ خۆتۆمارکردن بۆ ئەم پرۆژەکەش ئینشاءڵا بڕیارمان ناوە 12 کۆتایی دوای تاقیکردنەوەی نیوەی ساڵ پرۆژەکە لە ڕۆژی هەینی ئەنجام دەرێ ئینشاءڵا. هیچ سەقفێکی تەمەنەیە با من و هۆنیاش ناو بنووسینە نەوەڵا ئەتوان ئینشاءڵا هەڵەکەی دوای نای ئێوەشتا نووسین تووشی کردین. مامۆستا مادەم ئەمە کۆتا پرۆژێەوە گرنگە بینەران ڕەنگە زۆربیان حەز بکەن کە بەشدار بن لەکیەوە ناو ئەنووسرێ و ئایا لە هەموو شار و شارچکەکانە ئێمە چۆنەڵی ئەمە یەکەم پرۆژی ئاوامانە تەنها بۆ سلێمانی کردن تەنها بۆ سلێمانی بەڵێ بەڵام هەنگاوێکی باشە ئینشاءڵڵا داهاتوودا بەڕاستیانی تا دوێنێ خوشکێک تەلەفۆنێکی لە چەمچەماڵوتی ئێمەش لە محافەزەی سلێمانی ئەبی ئێمەشی هەر تیابین ینی وتم وڵی چۆنەڵی ئێمە یەکەم پرۆژەمان ئینشاءڵڵا بۆ داهاتوو پەل ئەکێشێ لە چۆنەڵی لە ڕکلامەکەشە ئاماژەمان پێ کردووە کە لەکوێ لە لقی سلێمانی کتێبەکە دەسەکەوێت لە بازنەی بەکرەجە و بازنەی سێتوان لە ڕێکخراوی قوتابیان و ڕێکخراوی خوشکان ئەم نامیلکەیە دەسەکەوێت توانی شەڵا بەدەستی بێنم پشت بەخوای گەورە. وڵای مامۆستا شازاد بەڕاستی یانی من ئەمە پرسیارە ینی کە پرۆژەیەکی لەو شێوەیە جا لەلایەن ئێوە بوویان کۆمەڵێک لەو ڕێکخراوانی تر بە دیاریکە ڕێکخراوی قوتابیانی کوردستان کۆمەڵێک کاری چالاکی کرد ئەو هەموو بەدەمەوە هاتنە لەلایەک ئەبێ زۆر خۆشحاڵمی لەلایەکیش بەڕاستی جێگەی داخە کە تۆ ئەو دەرفەتانە نەبێت کەواتە بەڕاستی چی بکەین هەمومان چۆن هاوکار بین ئەم جۆرە لە کار و چالاکی فراوانتر باشتر یعنی بەڕاستی من خۆشحاڵم بە ئاوا خەڵک بەسەلەن ئەوەندە بە تامەزرۆیەوە بێوێ بەشدار بێ بەڵام دەرفەتی نییە هەنی چی بکرێت کە بازنەکان فراوانتر بکەین گرفتەکان چین ئەوانەی کە دەستان نەگرن و ناتوانن چین ئاماژە ئەوەی ڕاستی بێ پێش هەمووش یانی ئەگەر کەسەخوا پێداوەکان خێرخوازەکان کۆمپانیاکان هاوکارمان بن ینی سپۆنسەری ئەم کارەمان بۆ بکەن دەستکراوەترە بین ئێمە ماندووبوونی ئێمە هیچ نییە چونکە ئەوەی کە لە پرۆژەی میهات کرا یان لە دەستگای نوری حیکمە
هەمووی جوندی مەجهول لەم کارەیە شانیان ناوەتە بەر خۆبەخشانە ئەم کارە ئەکەن وەکو جەنابی مامۆستا سەروەر ئاماژەی پێکرد لەم ڕۆژانە تەنانەت خواردنەکەش ئایدی خۆیان بووە خواردنەکەش ئایدی خۆیان بەس ئەگە ئێمە سپۆنسەری ئەم کارانە بکەنەوە ئێمە ئەتوانین چۆڵەن پرۆژەی باشتر بخێنە بەردەم ئینشاءڵڵا ینی کێشەکە پارەیە کێشەکە بەڵێ ینی تۆ ئەگەر پرۆژەیەک ڕاگەێنی دیارێکی بە نرخی باشتری تیابێت خەڵکیش تامەزرۆ ئەبێ بە تایبەتی گەشتی ئەمرە بەڕاستی خەڵک مشتاقە هیچ هێزێکی سیاسی دامەزراوەیەک حکوومەت یعنی بەڕاستی لە خەمی پەروەردەیانی لە خەمی بەڕەوشتکردن و بە ئەدەبکردنی مناڵەکانیان و مناڵەکانمانانین بەدەمتانەوە بەداخەوە ینی پلان هەیە بۆ پێچەوانی ئەم کارە یعنی بەداخەوە هونەرمەندێک دێتە کوردستان هەزارەها ینی نازان بڵم چی میلیۆنا پارەی بۆ خەرجەکرێن بەڵام بۆ پرۆژەیەکی جوانی پەروەردەی ئەلمانیکرێت هونەرمەندێک کراوە بە حساب هونەرمەند خۆزگەنای هونەرمەند بۆ هەموو کەس بەکارنهێنرایە یەتە ئێرە ئەفرەتێکە گۆرانی ئەڵێ شتێگەڵێ ئەم هەموو خەڵکە ناوە نووسە بلیتی بۆ بڕێ بەڵام بۆ کارێکی وەکە سەدەقە جاریەکە ینی تۆ نزیکەکە 5,000 کەسیش ناو بنووسێ 5,000 کەس تۆ بە 250 دینار بەشداریکەی ینی لە خێری نەبراوی 100 فەرمودەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بەشدارە بیت تا قیامەت بەڕاستی ینی کارێکی پیرۆزە هیوادارین ینی خێرخوازان ینی خواپێداوان کۆمپانیاکان بەدەممانەوە بێن بۆ ئەوی کە ئێمە بتوانین لە ئایندەیە پرۆژەی باشتر ینی بخەینە ڕوویانی دڵنیایانەکەن ئەگەر هاوکارمان بن هەردوای ئەم پرۆژەی تری جاڵانەکەن ئینشاءڵڵا باشە مامۆستا ینی هەمومان نەزانین ئەوانەی کە لە سنتەرێکی وەکو سنتەری حکمەیە کارەکەن هەمویان کەسانەکەن لە پێناو خۆیان کارەکەن ڕەنگە بڕاستی هیچ بەرژەوەندیەکی مادیان دەست نەکەوێت هەمووی بەرژەوەندیەکی معنەویە و تەنها لە پێناوی خێرە ئەماکەن ڕۆڵی ئەو مامۆستا بەڕێزانە لە سەرکەوتنی ئەم پرۆژانەیە لە جێدەستی نووری حکمەیە چیەوە چۆن کاریان کردووانی حەزەکەم ئەوە بگەێنین بە بینەر کەسانێکی چەند ماندوونە ناسمان هەیە پەروەردەکاری ئەوەندە باشمان هەیە کە بەڕاستی کەسانێکیان پێگەیان دوسە جیشانە زین بۆ ئێمە هەمویان وڵایی تر خۆ کار و پرۆژەکانی دەستگای نووری حکمە و هاوشێوەکانی دیارە وەکو باسیشمان کرد ینی ئەگەر خەڵک تامەزرۆی ئەم کارە نەبێت بەڕاستی خەڵک گەشتوتە ئەو قەنەعەتی کەوە هەمووی ئەوەی کە هەیە باتڵە ئەوەی کە هەیە تەنها لایانی پەروەردەیەکی باش ینی معقول نییە من دراوسەی خۆمان هەیە دەرکراوە دایک و باوکەکە لەبەرێکە کەسێ پەروەردەیەکی باشی ئەم مناڵانە نەکراوە بەلا ڕێدا ڕۆشت هەزارایی وا هەیە زۆرمانێ لە ئەلحەمدولە ئێمە یعنی ئەم مامۆستایانە شەو و ڕۆژیان خسۆتە سەر یەک ئێمە لیژنەمانەیە لیژنەی پەروەردەی بڕواکە جاری وایە لە هەفتەیەکە 3 جار کۆبوونەوە ئەکەن دانیشتنەکەن خەریکی پەرتووکن بێن بۆی کە منهەجێکی پەروەردەی جوان وادا بنین بۆی کە سوودی هەبێ بۆ ئەو خەڵکە زۆرڕاست ماوەسا شازاد بەڕاستی دەمێت زۆر بە ڕاشکاوی پرسیارێکی زۆر جار لێرە لەوێ ABC ئەوە فڵان کەس چووە دەستگای نووری حکمە یان هاوشێوەی دەستگاکانی بەڕێستان ڕەنگە بانگراوەندێکی ئاینی نەبێ بە پێچوانەوە لە هێزێکی سیاسی غێرە ئیسلامی یاخود ئەلمانیەت بێ بەڵام ئەڵێ خۆم لە دەست و مناڵەکانم بۆ ئێوە شتی وا هەیە ئەمە هەدیعایەن وەڵاهی نمونەی زۆرمان هەیە هەیە لە پلەی باڵا لە پلەی باڵادا ینی لە ناو دەستگا حکمەکان لە پلەی باڵادا زۆر بەنهێنی مناڵەکانە نێرێ بۆ لای ئێمە ئەلحەمدولillah ینی زۆر جوان پەروەردە ئەکرێن کە 3-4 دەوری خۆیانەکەن بەڕاستی ئەبێنین خۆیان پێشتر لە چی جیهانێکا بوونە سەرەزی جیهانێکی تران یانی جاری وایە کە دایک و باوکن بە دوای منداڵەکانیانە ڕێز و حرمەتمان بۆیان هەیە ئەنج کۆمەڵە جلوبەرگێکیان لە بەرایە ئەگەر تۆ لێ ڕێگابی بینی عنی لەوە ئەچێ خەڵکی وایە نەفرەتیان لێکە بە زەبینی مناڵەکانی هێناوە بۆ لای ئێمە چکە ئەزانێت سەرنجام چ شوێنێ براوەیە سەرنجام ینی هاتووە تەنها بۆ ئەوەی کە هێنامە بۆ لای ئێوە تەناوی کە لە پاشە ڕۆژە بۆ خۆم باش بێ مامۆستا کاتە دەستگای نووری حکمە جێ هەموو کەسێکە ئێوە هیچ جیازیتان نەکردو ئەگەر بۆنە بە ئەمە مەبەستم یعنی ئەوە نییە کە بەرامبەر سفورەکان بێ بەڵام ئەگەر من سفورێک میام حاجەبێکم هیچ فەرقێکم هەیە بێ من سنتەری نووری حکمەوە جێگەمە بێتەوە دڵنیای بە لەوە هیچ جیازێکمان نەکردووە تیاشایەتی لە کۆڕ و سیمینارەکانە تۆ سەیری بکەن لە کۆرسانەکە هەمانە
عیتیاتی زۆر سفورە سفورێتەکە یانی زیاد لە حەدایی بە تایبەتی قوتابیانی زانکۆ پەیمانگاکان کەیەن بۆ بەرنامەکانمە بڵێن بۆ ئەوەی کە بخوێ قورئان بخوێن یان لە دەرزە عامەکانە دانیشن یعنی ئەگەر کەسێک سنتەری حکمە نازانێمە سنتەری حکمە لەوەچی هۆڵە بێر کۆڕە کتابێت و تەواو خۆیگە جیازیش بکەن هۆنیە بڕای من ئاسایە بەس بە دیبەکەی تریا وەتە دەرفە زیاتر بە بۆ خانمانە بدرێن نا باڵا پۆشن باڵا پۆشەکان حەمدا ڕێگەی ڕاستیان گرتە وڵای چۆنەڵێ ئێمە ئەوان تەوا ڕێگی خۆیان گرتیشمان بۆوان نییە ئەمانی ئینشاءڵڵا ئەوانی کە دوورن لەم کار و ئینشاءڵڵا هاوکاریامی پێشوەخوای لەگەڵ ئەو قڕی حورمەتمانە بۆ مانایانی هەر خاتمێک یاخود هەر هینێک جلوبەرگێکی ئازادە لە بەرحاڵ ئێمە شانازی بۆ و پەیڕە و پرۆگرام و باگراوندی ئاینیەوەکەین و پێم وابێ بە شانازیشەوە بانگەوازی بۆ بکەین مامۆستا شازاد لەو کۆتایی دەرفەتی کە ماوەمانە پێم خۆشە دووبارە ئەگەر پەیامت هەبێ بۆ دایکان و باوکان وەروەها ئەگەر پەیامێکی دەستگای نووری حکمە هەبێ بیگەێنی بە هەموو لایەک وڵای پەیامەکەم ئەوەیە کە نەبێتە ڕێکلام بڵێن چونە تەلەبەمان بۆ بێت بەڕاستی مە شوێنی خۆمان نییە بەڵام داوا لەو دایک و باوکانەکەین لە هیچ نەبێ و کاتانی کە هاوین دێت قوتابیان ینی پشووەەر ئەگرن داوان لەکەین سەردانی ئەو ڕێکخراوانە بکەن کە هاوشێوەی حیکمەن با ئەو دوومانگە لەوێ تاقیکردنەوە بکرێ بۆ ئەو قوتابی هەسەنگاندنێکی بۆ بک خۆی بزانێ ئایا لەم دوومانگە چی فێر بووە ئادابی ئەم قوتابیە چۆنە ئەو کاتە ئەزانن کەوا چەندێک ئەوان دوورن لە ئەم پەروەردە جوانی کە هەیە داوایان لێکن ئینشاءڵڵا هەر هیچ نەبێ لە پشوو قوتابخانەکانە سەردانی ئەو ڕێکخراوانەکەن کە وەکو هاوشێوەی حیکمەوە ئینشاءڵڵا یاخوا دەستان خۆش بێ مامۆستا لێرەشەوە بە ئەمام جا ڕێکلامەکە بکەین ئەڵێشی مامۆستا هەر کەسێک وەکو مامۆستا فەرمووی هەر بەڕاستی خوا پێداوە یاخود دەیەوێ بینایەکی خێر بکاتەوە با بچێتە دەستگای نووری حکمە خۆی بە چاوسەری کا بیبینی ئەگەر عەقڵی گرتی و دڵی گرتی هاوکاریان بێت کە بە دڵنیاییەوە دڵنیاین هەم دڵیشی و هەم عەقڵیشی گرێ دەستیان خۆش بێ مامۆستا سەرکەوتوو بوون بەڕاستی وەکو فیدباکێک ئێمە ئاگادارین وەکو میدیاکار چاودێرین ئەبیزنین ئەبیستین جێگە دەستان دیارە بەبێ جیاوازی کارتان کردووە لەشتان ساغێ سەرکەوتوو بن خوای گەورە نمونەی ئێوە زیاد کا و سپاس بۆم دەرفەتەی بێمەشت بەخشی و داڵێ بینەرانەکەین ئەوە کۆتا پرۆژەکە پرۆژەی سەد فەرمودەیە لە دەست خۆیانینێن و ڕوو لە دەستگایترین پرۆژەیە کۆتا یعنی کۆتا پرۆژەکە ئەنجامێن و بەستم ئەوە بوو بەڵام هیوادارم کە بەشدار بوون و بتوانن بەشدار بن ئەزیزان زۆر سپاس بۆ مامۆستا شازاد فەتاح بەڕێوەبەری دەستگای ڕۆشنبیری نووری حکمە سەنتەری سلێمانی سپاس بۆ ئامادەبوونی لەگەڵمانە بەڵێ هۆنیا پێم وابێ لە شاری هەڵابجا هاوکارانمان چوونەتە لای خانمێکی دەستڕەنگین لەوێ ڤیدیۆکیان بۆ ئامادەکردوین بینەری دەبین. ئایرینا سەلامە خوێندکاری پۆلی نۆیەمم لە قوتابخانەی ئایندەی کچان لە هەڵەبجە هەرم لە باخچەی ساوایانەوە حەزم لە دەستڕەنگینی بوو و هەوڵم یاوە شت بچنم ئەو شتانی کە ئەمەوێ بیچنم و زیاتر تایە باشم ئیشی شلیلە و کڵاو و پشتێن چنین لەگەڵ ئەم تاجانە کە بۆ سەر ئەبێ ینی لەسەر قژ و لەسەر لەچێک چەند میلوانکەیەک کە ئەتوانن لە ملیان بکەن هەلێکیان لەسەر جلی کوردی و دەستبەند و ئەو جلە کوردیانە و هێلەکیش طبعاً جلە کوردیەکان هەنێکیان زۆر کۆنن پێشتر دایکم چنیوێتی لە ساڵی نەوەتەکانە و ئەمەشیان مێژوویەکی زۆر کۆنی هەیە ئەمە هەنی نەنکمە ماوەتەوە هەڵم یاوە جارێکتر دەستکاری بکەم دیسانەوە بەکاری بێنمە و دیمەنێکی جوانی هەبێت.
تاکو ێسا ساغم نەکردوونەتەوە هەر بۆ خۆم بۆ خوشکەکانم کردومە بەڵام لە خەیاڵما هەبوو ینی بۆ داهاتوو کارگەیەکم هەبێ بتوانم ئەم شتانە بچنم و بڵایان بکەمەوە هەموو کەسێک بەهرەیەکی تایبەتی خۆی هەیە چ لە دەنگ بێت چ لە چنین بێت چ لە کێشان بێت تەبان ئەوانی کە بەهرەیان هەیە هیوادارم ینی پەرەی پێ بدەن زیاتر بتوانن ئەو ئیشانەیان پەرە پێ بدەن و گەورەی بکەن تاکو دیمەنێکی جوان ئەیا بە خەڵک و دیمەنێکی جوانی خۆشی هەیە و ئەتوانین ئەوانی کە دەستی ینی ئەو شتانی کە ئەیان چنن بیان چن و گەورەتری بکەن بۆ ئەوی کە کللتوری وڵاتەکەمان بمێنێتەوە. من تەمەنم 15 ساڵە تەبان هەوڵم یا و هەوڵی ژەیەم بمێنمەوە لەسەر ئیشەکەی خۆم و کاری زیاتر جوانتر بکەم هەوڵیشم یاوە زۆر ینی شتی شاز شتی ینی شتێک بکەم کە تا ئێستا لە شوێنێکی تر نەبوو بێ. دووبارە سڵاوتان لەوێ خۆشەویستان تەوەری دۆمانە باس لە بابەتێکی تر دەکەین لە ئێستادا دنیای مۆتیڤێشن و هاندانە ڕەنگە لە سۆشیال میدیا دڵنیام گەر هەر کەسێکمان سۆشیال میدیامان بەکار هێنابێ بینیومانەیان ڤیددیوەیەکی وامان هاتوتە بەرچاو کە باز لە مۆتیڤێشن و هاندان بکە بە شێوازێک کە لە ئێستادا زۆر باو لە جیهاندا گرنگی پێدەدرێ بەڵام زۆر جار پرسیار دەکرێت سەبارەت بەوەی کە ئایا بەڕاستی هاندان داینەمۆی سەرکەوتنە یاخود وەهم و بازرگانیە کە بە جۆرێک لە جۆرەکان دەوترێ ئەمە شتێکی ناواقعی و کاتێک دێیتە واقعەوە دەبینی چەندین لەم پەردێتە ڕێگەت ئەمڕۆ باز لەوە دەکەین کە ئایا بەڕاستی تا چەند هاندان دەبێتە هۆی سەرکەوتن بۆ ئێمە بە میوانداری ڕاهێنەرێک ئەویش زۆر بەڕێز مامۆستا هێمن حەسەن ڕاهێنەری گەشە پێدانی کار مامۆستا هێمن بەخێر بە سپاس بۆ ئامادەبوو لە پێمی ڕۆژ مامۆستا سەرتاوا پێناسەیەکی هاندان بکەین بزەین هاندان چییە؟ سەرەتا بەنای خۆی گەورە زۆر سپاس بۆ بینەرەکانی پێیان بۆ میوانداری بەڕێستان هاندان بریتە لە پرۆسەی ناردن یان وەرگرتنی پەیامێک لە ڕێگەی هەستەکانەوە وەری ئەگرێ کاردانەوەک لەسەر کۆئەندامی دەمار دروستەکە تەحلیل و شیکردنەوەیکی بۆ کرێ ڕەتی ئەکاتەوە یاخود قوبوڵێکە واتە هەر پرۆسەیەک لە ڕێگەی هەستەکانمانەوە هەر پەیامێک ئێمە لە ڕێگەی هەستەکانمانەوە بینێرین یان وەریگرین لای بەرانبەرەکەمان جۆرێکە لە هاندان ئەگەر ئاراستەکردنی تیابێ ئەگەر داواکردنی هەنگاوی کردەیی تیابێ پێڵێن کۆڵ تو ئەکشنی واتە داوای شتێکت لێ بکە بە دەنگیەوە بچیت یاخود نەچیت بریتە لە هاندان بریتە لە بانگێشکردن بۆ کردنی شتێک و هاندانی سەقسەی زۆر لەسەرەکرێ لە سۆشیال میدیا لە ماس میدیا لە ڕۆژنامەکان مۆتیڤیشنەڵ سپیکەرەکان زۆر بوون ئەم بابەتە بای لێ هاتووە بابەتێکی جیدالی تۆزێ بۆتە بابەتێکی جیدالی خۆی لە خۆیدا پێویستە و لە سەرەتای مرۆڤایەتیەوە تا ئێستا هەیە بەڵام لە شوێن و ڕنگ و کاتی خۆیان ئەکرێ زۆر سوود بەخش بێ و بە پێچەوانێکەشەوە ئەکرێ مرۆڤ تووشی بێهیوایی و بەدگومانی بکات. زۆر باش مامۆستا کاتە بێنە سەر پرسیارێکی تر کە ئایا سەرکەوتوو کێ کەسی سەرکەوتوو وچ پەیوەندیەکی بە هاندانەوە هەیە ئایا هەچ کاتێ من هاندان یاخود جۆرێک لە هاندان گوێ لێگر یاخود کاریگەری کردە سەرم ئیتر ئەوە توانم سەرکەوتوو بم بەم جۆرە کارەکاتە سەر توانە و بەهرەکانی من زۆربەی جار هاندەرەکان پەیامەکانیان نەبەستنەوە بۆی کە ئەگەر ئەم کردارەکە ئەگەر ئەمان کشنە لەگەڵ منا بکەیت ئەبێتە هۆی سەرکەوتنت لە خوێندنە لە کارە لە ژیانی خێزانیە لە پیشەکەتە لە زیادکردنی داهاتە لە هەرێکێ لەم تەوەرانە هاندەرەکان وعدی ئەوە ئەدەن کە تۆ سەرکەوتووە بیت تۆ ئەتوانی وابکەی بۆیە زۆر جار هاندەرەکان سەرکەوتن بە قیاسێک ئەپێون بۆ نمونە ئەو هاندەرانەی لە مەجای گەشە پێدانی کارە ئیشەکەن وابکە ئەتوانی سەرمایەکەت لە 6 مانگاوە نەزیادکەی دوای ئەوەندە ساڵەوەکەی ئەوەکەی کۆمەڵێک
بەڵێن پێدەن بەڵام خودی خۆی پێناسەی سەرکەوتن شتێکی ترە سەرکەوتن ناتوانین بڵین بریتە لە بوونی پارە ناتوانین بڵین بریتە لە دەستکەوتنی چەند شەهادەیەک ناتوانین بڵین بریتە لە ناوبانگێکی باش سەرکەوتن بریتە لە سوپاسگوزاری ئەگەر تۆ کەسێکی سوپاسگوزار بووی لەوەی کە هەتە ئەوە دڵنیا بە سەرکەوتوی چونکە هەر ئەم سوپاسگوزاریەیە هەر ئەم پێزانینەیە ئەبێتە هۆی دەستکەوتی تر چونکە کە تۆ سوپاسگوزاری نیعمەتەکان ئەژمێری شتەکان ئەژمێری دەستکەوتەکان ئەژمێریت من سوپاسگوزارم بەرامبەرەوەی کە کار و پیشەیەکی باشم هەیە سوپاسگوزارم بەرامبەر بەوەی کە کۆمەڵی کەس بە بۆنیمنەوە کاری دەسەکەوێت سوپاسگوزارم بەرامبەر بەوەی کە هیچ کێشەیەکم نییە شەوانەتوانم بە ئارامی بنوم بەیانیان نەتوانم خۆم لە خەو هەستم کەسێک دەسم نەگرێت چاوم ئەبینێت توانم بڕۆم بە ڕێگا هەریەکێ لەوانەی تر هەتا کۆتایی گەورە نیعمەتەکانی تر هەمووی سوپاسگوزاریە ئەوە ئەم سوپاسگوزاریە یەکسانە بە سەرکەوتن چونکە کە هەستت پێکرد هەیە بەکاری هێنیت کە بەکارت هێنا هەنگاوی یەکەمە بۆ سەرکەوتن زۆر باش ماوەستای من هەر دەربارەی هاندان ئەو بابەتی کە ئێستا ئێمە قسەی لەسەرەکەین پێناسەیەکی جوان بۆ هاندان کرد ئەنتی هاندانیشمانەیە دژەهاندانمانەیە زۆر جار لە کاراڵێ و ئەتوانی زۆر جاڵێ کوڕە ناتوانانی هەر لی گەڕی هەر لە ڕەسەرتاوەی تر تۆ لە بە هاندانەکەت پێچەوانە بۆیت بێگومان تەواو دروستە یەکەم وشێکی جوان بۆ هێنا دژەهاندان یەکەم دژەهاندان ئیبلیس کردی لە بەهەشتا هات کۆمەڵێک وعدیە بە ئادەم وابکە و وابکە و وابکە نامریت باشە پامێکی یاپی پامەکە خۆی لە خۆیان لە چوارچێوەیەکی جوانایی پێکە نەمریە بەڵام پامەکەی ئەو بریتی بوو لە تووڕەکردنی خۆی پەروەردگار بریتی بوو لە بێفەرمانیکردنی خۆی پەروەردگار و لە دوای ئەوە نەڵێن دژەهاندەرەکان هەمیانی بلیسن بەڵام لە دوای ئەوە دژەهاندان هەبووە بۆ نمونە ئێمە سەیری تەلەڤیزۆن ئەکەین لە تەلەڤیزۆنە ئەکتەرێکی بەناوبانگە بینین جگەرە ئاکێشێت ئایا ئێمە توانی وەکە وەکتەر گەنجەکەی ئێمە مرد منداڵەکەی ئێمە تاکەکەی ئێمە لاوەکەی ئێمە ئەتوانێت وەکە وەکتەرە بەناوبانگ بێت نا بەڵام هەوڵەیە تەمسیلی ئەو بکاتەوە ناتوانێت وەک ئەو بێ بۆیە هەوڵەیە لاسایی ئەو بکاتەوە لاساییکردنەکەی لە چیایە لە جلوبەرگایە لە ستایلی قژایە لە مۆدلاتایە لە هەڵبژاردننی ڕەنگایە لە بەکارهێنانی ئەو جگەرایەکە ئەو بەکارێنێ ئەو مۆبایلێکە ئەو بەکارێنێ شتێکی جوانم بینی لە عالەمی تەکنۆلۆژیا شەریکەی ئەپڵ قەدەغەی کردووە کە ئەکتەری شەڕەنگێز و کارکتەری نەگەتیڤی ناو فیلمەکان ئامێرەکانی ئەپڵیان پێبێت بۆچی بۆی لە ڕێگەی ئەوە هیچ پەیامێکی سلبی نەنێرێت و هەمیشە بە خەڵک بڵێ بەکارهێنەری بەرهەمەکەی من ئاشتی خوازیشە لەگەڵ یا کەسێکی شەرخواز نییە کەسایەتێکی کاریگەری ئیجابی ناو کۆمەڵگەیە بۆیە دژەهاندانەکان ئەکرێت لە تەوەرێکا بێ کە بتەوێت بەرانبەرەکەت تووشی هەڵە بکەیت یان لەو تەوەرا بێ کە تۆ بتەوێت پەیامێکی نەگەتیڤی بیتێ بێ هیوای کەیت یاخود زیاد لە حەد گەورەی کەیت وەکو پشیلەکە کاچێتە بەردەم ئاوێنەکە خۆی بە شێر ئەبینێ لە ڕاستیشە ئەڵێتەوە من شێرم کارڕۆ یەکەم چەپۆک شێرێ لێە تەختی ئەکات بۆیە زۆر جار ئەڵێن تۆ ئەتوانی تۆ زیرێکی تۆ لێ هاتی نکتەیەک باسەکە نەڵێن مادەم تۆ خواستت هەیە بۆی بفڕی بەڵێ ئەتوانی بفڕی بەڵێ ئەتوانی بفڕی بەڵام کەی کاتێکە ڤیزا و تکتی تیارەت پێ بوو باشە کاتێککە تیارەیەکت هەبوو کاتێک لە باڵۆ نبووی کاتێک لە پەڕەشوتەوە لە تیارێک توێ بیتە خوارەوە ئەمە ناتوانانی بەڵام بەم ئەسبابانە ئەوە ئەسبابەکان باس ناکەن هاندانێکەکە و ئەو کەسەشی کە چۆنەڵی ئەوداڵ و تینووی ئەوەیە هەنگاوێک لە ژیانە بچێتە پێشەوە یاخود لە دۆخێکی نەخوازراوە ئەوێت تی پەڕێنێ بۆیە زۆر جاروای لێت بە هەموو شتێک باوەڕەکات بەداخەوە مامۆستا هێمن ئایا زیادەڕەوی کراوە لە هانداندا وەڵاهی درێغی نەکراوە زیادەڕەویش کراوە بە دڵنیاییەوە بەداخەوە ئەم جملەیەم بیستووە لە چەند گەنجێکەوە کە هاتوون وەک گلەی وتوانە ئەچێتە کۆرسێکەوە بەشداریەکە لە شتێکە چەند پرسیارێکەکات ئافو ئەوە کۆرسێکیکەمان هەیە تایبەت بۆ لەو کۆرسا وەڵامی پرسیارەکانت دەدرێتەوە باشە ئەگەر گەشە پێدانی مرۆیی پەیامێکی مرۆییە
ناڵێم ئەبێ بێ بەرامبەر بێ بەڵام نابێت سەدا سەدیش وابەستە بێ بەپارەوە کەسێک پرسیارێکی هەیە وەڵامی پرسیارەکەی بێ دەستکەوێ کەسێک کۆرسێکی بێ کۆرسەکەی دەستکەوێ نەک بۆ وەڵامی پرسیارەکانی تۆ ناچاریکەی کۆمەڵی کۆرس و ڕاهێنان لای شوێنێک لای کەسێکی دیاریکرا و ببینێ بەڵێ ئەمە کراوە بە بازرگانی بەڵێ لە قاڵبی خۆی گەورەتر کراوە تەنانەت هەندێک لە کۆمپانیەکانی بواری نێتوەرک مارکتین تەرکیزیان لەسەر قسەکەرە هەندەرە گەورەکانی جیهانە پارەیان ئەدەنێ وەرە ناو پرۆگرامی نێتوەرک مارکتینەکەی منەوە بۆچی بۆی دوایی بە خەڵک بڵێ بەڕێز فڵان کەس ئەناسی تەوەن حەز ناکەم ناوی کەسیان نە لە لۆکاڵەکانی خۆمان نە لە جیهانیەکان بەرم ڕەنگە ڕۆڵ مۆدل بێ بۆ هەندێک قەیناکە با هەر چاو لە مەسەجێکی ئیجابی ئەو بکات فڵان کەسە ناسی بەڵێ ئەوە لە کۆمپانیەکەی ئێمایە ئەم گەنجش ئەم تازە لاوەش کە خەڵک ئەناسم پارەکەی قەرز کردووە لەو پرۆژانە بەشداری کردووە ئەڵێ مادەم فڵان کەس بەشداری کردو کەواتە ڕاستە نازانێ فڵان کەس وەکو ئایکۆنێک بەشداری کردو و پارەی وەرگرتووە نەک پارەی یابێت بۆیە بەڵێ تەنانەت بەتایبەت لە بواری نێتوەرک مارکێتینە تەرکیزێکی زۆر خراوەتە سەر قسەکەرە هاندەرەکان و تەنانەت منەظەماتی دووەلیش بۆی مەسەجەکانیان جوانتر بێت UNHCR, WFP, WHO, UN خۆی ئەمانە کەسایەتە کاریگەرەکانی نەو کۆمەڵگا ئەکەن بە باڵیۆزی ئاشتی باڵیۆزی پەیامەکانیان جێبەجێکەری پەیامەکانیان لە دنیا زۆر باشە مامۆستایە من ئێمە قسە بۆ کۆمەلگای کوردیەکەین وەکو مامۆستایەک وەکو هاوڵاتیەک وەکو تاکێکی ناو ئەم کۆمەلگایە ئەدەبیاتی هاندان هەیە لە نێو خێزان لە نێو قوتابخانە لە نێو هاوڕێکانیان ئەدەبیاتی پیا هەڵدانمان هەیە دەستخۆش قسەیکی جوانە هاندان تەبەن لە هەموو شوێنەکە پێویستە بۆ ئاراستەکردن بۆ ئاراستەکردنی تاکەکە لە نێوان باش و باشترینە لە نێوان لادان لە خراپە بۆ ڕۆشتن بەرەو ئاراستەی باشە سەرکەوتن دەستکەوتی زیاتر بەدەستهێنان باشتر بوون بەداخەوە لە ناو خێزانە لە قوتابخانە بە تایبەتی ناوەندی و ئامادەیی چونکە سەرەتایی زیاتر تەئهیلکردنە فێرکردنێکی کۆمەڵک زانستی تایبەتە لە قاڵبێکی سنووردارە دروستکردنی بینا لە ناوەندی و ئامادەییە زیاتر هەرچەنە دروستکردنی شخصێت لە 5 ساڵیە بەشێکی گرنگی کۆتایی پێ و بەشی دووەمی دەست پێەکە لەم کایانەی کە باسم کرد هاندانی سلبی هەیە بەداخەوە زۆر جار دایک و باوک بکوژی خەونی مناڵەکانیانن زۆر جار مامۆستایەک بکوژی خەونی مناڵەکەیەتی چەندین جار بیستومانە شۆفێری تەکسیەکان ناڕازایی دەربڕیوە من ئێستا بۆیە شۆفێری تەکسیم لەگەڵ ڕێزما کە پیشێکی زۆر باش و چاکە ئەگەر تەکسی نەبووە من نەمەتوانی بێم بۆ ئێرە زۆر بەمە نەمانەتوانی ئیشی ڕۆژانەمان بکەین مامۆستاکەم وای لێکردم من وابم مامۆستاکەم ئەوە زلەیەکی لێدام فڵان ڕۆژ قسەیەکی پێوتم تۆ نابی بە هیچ تۆ هەتا کۆتایی وە خۆشم لەو مەسەجانم پێگەشتووە بەڵام لێرە قسەیەک هەیە ئایا هاندان هەر ئەبێ دەرەکی بێ بێگومان نەخێر 100 جار نەخێر ئێمە هاندانی ناوەکیمان هەیە سەلف مۆتیڤیشن ئەوەی کە خۆمان بۆ خۆمان یەکەین هاندانی ناوەکی چییە؟ هەمومان قسەیکی شافعی بە ڕەحمەت بێ زۆر جوانە ئەڵێ فەستەفتی قەلبەک کاتێکە لە شتێکە دوودڵی حرامە حەڵاڵە بەدەر لەوەی لایەنە شەرعەکەی وەرگرە بەدەر لەوەی پرس بەزانایە بکە پرسێکیش بە دڵت کە بزانە نێتی دڵت چۆنە ئەو ئەڵێ چی حاڵی ئەو لەکوایە ئەو لەکوایە ئەنتێناکە ڕووی کردوتە کێو شەپۆلی کێو وەرەگرێم بۆیە هاندانی خود ئەوەی کە خۆمان بۆ خۆمانەکەین لە ڕووی زانستیەوە 7 جار بەهێزترە لە هاندانی دەرەکی واتە ئەگەر مامۆساکەم 7 جار بڵێ ئافرین بەقە یەک ئافرینی خۆم گرنگە ئەو ئافرینی خۆم بە خۆم یاڵێم چونکە خۆم ئەناسم پێچوانەکەشی هەتەوە ئەگەر خۆمان شکست بە خۆمان بینین بێگومان 100% تەواوە ئەو کەسەی لە دەرەوە ئەیبینی ڕووخاوە ساڵانێک پێش ئەوە لە ناوە ڕووخاوە و علەمە سبیەکەی هەڵ نەکردووە لەبەر زۆر هۆکار بۆیە لە ناوە دروست بوون هەموو خەڵکی چواردە و دژایەتی بکەن بەسخوا لەگەڵی بێ کافیە بۆیە زۆربەی عاریفەکان
لەم دێڕا ئەواڵێن کە ئەگەر تۆ ڕازیبی با باقی دنیا گلەی خۆی کات و ناڕازی بێ لە من چونکە ناوە ئەناسێت ڕەزامەندیەکەش ستاندەرێکی هەیە پەروەردگارە بۆیە قسەی من بۆ گەنج بۆ خێزان بۆ تاک ئەوەیە ئەگەر هاندانت لە دەرەوە دەست نەکەوت بڕۆ بە دوای هاندانی ناوە بکەڕێت بۆ ئەسڵەن زیاتر گوێلەوە بگرە چونکە ئێمە خۆمان باشە ناسین خۆمان زروف و ئەجوایی خۆمان ئەناسین تۆ گەنجێکە بینی لە تەمەنی 30 ساڵیا دکتۆرای هێناوە تۆ تەمەنت 30 ساڵە لەبەر هەژاری بە کالۆرۆسە تاوا نەکردووە بەراوردی خۆت بۆکەی تۆ ئەزانی ئەو بە چ ژیانێکی خۆشا تێپەڕێ و تۆ بە چ ناخۆشیێکا تێپەڕیوی تەلەبەیەک لە پۆلی یەکی ئیبتیدایی دە لە دێنێ لە ئیمتیحانەکە ئەکرێت تەلەبەیەکی مەرحەلە دوی زانکۆ 6 لە دێنێ لە ئیمتیحانەکە خۆی بەراوردکە بڵێ ئەو دە لە دێ من 6 لە دەیە ئایا تۆ زانی چ پاشخانێکی معریفی بە تۆیە کە 6ت پێهێناوە و ئەو مناڵە دەی پێهێناوە ئەو مناڵە لە دارادوداری دیە دە لە دەیهێناوە بەڵام تۆ ئەکرێت لە دەرسێکی قورسی وەکو کالکولۆس و کۆمپایلەر و ئەم بابەتە ئیزعاجانە 6 لە دەتێنابێ بۆیە چۆن بەراوردکردنی تەلەبێکی زانکۆ دەرەجەکەی خۆی بە تەلەبێکێکی سەرەتایی هەڵەیە ئاواش بەراوردکردنی خۆمان بە بەرانبەرەکەمان هەڵەیە و یەکسەر سوپاسگوزاری هەڵەوەشێنێتەوە کاکشوان سارێکی جوانی پێیە من سیارم پێ نییە کاکشوان ماشەڵا قۆزە و قژی پڕۆ جوانە من قژم پێوە نەماوە بۆ قۆسێکە بەجددیم بوو بۆیە خۆت بەراورد مەکە بە کەس ئەگەر مەسجەکە لە دەرەوە نەبینی لەداوە بیدۆسەرەوە کاتێک کە مرۆڤ خەونێکی هەیە تەحملی ئازارەکانیش ئەکا لە پێناویە ڕەنگە ئەو شتەی بۆ خەڵک بەهایەکی زۆری هەیە بۆ تۆ بەهای نەبێت بەڵام چاولێکەری وای کرد بێتە ئەو بکەیت ئایا لە ئەسڵا تۆ حەزت لێ ببیتە پزیشک بەڵام لەبەرەوەی بڵێن دکتۆرە ڕەنگە دکتۆر فڵان کەس لەبەرەوەی داهاتی زۆرە لەبەرەوەی ئەوەی بابنیش بم بە دکتۆر بێ ئاگای لەوەی کە گەنجێکی گەنج نیە ماشەڵای ئێستا کامڵە بەڕێز دکتۆر تاریق سوەیدان ئەندازیاری نەوتە لە وڵاتێکی نەوتیە ئەڵێ بۆم دەرکەوت من هی ئەم بوارە نیم چوم لە بواری قیادایشم کرد منتەدای خەلیجی هەیە بۆ قیادە هەفتەی ڕابردوو لێرە ئەگەر ئێستش لێرەیە ئەم خۆت ناسینە تا زووتر بێ باشترە ئەم هاندانە ناوەکیە تا زوو بێ باشترە زۆر باشە مامۆستا من بچینە سەر پرسیارێکی تر بەڕاستی ئێمە بێ گوێ لە کێ بگرین یعنی زۆر کەسمان بینیوە قسەی باقوبریقمان بۆکە ئیتر لە سۆشیال میدیا بێ لە تیڤیەکە بێ مامۆستایەک بێیان شتێکی وە بەڵام سەری کە ییت ئەم کەسە ئەبینی لە واقعی ژیانیان خۆی کەسێکی وانە هەزار گلەی لەسەرە بۆ نەمناڵم دەوڵەمەند بن بەڵام خۆم دەوڵەمەند نیمیان پارم پێ نییە ئەمە بەڕاستی ئەومان تێگەێنێ بەڕاستی بێ گوێ لە کێ بگرین تۆ هەموو خواردنەکە خۆی سەر و پێ خۆی کفتا خۆی کفتا خۆ باشە تۆ لە بینی کفتە و سەر و پیا اختیارەکەی ئەی چۆن لە بینی ئەو پەیامانەی بۆ مێشتی ئەنێری اختیار ناکەن مەبەستم تەواوی و کەسانێکە جوان لە ئێمە گرتووە چۆنە بێت تۆ گوێ لە کەسێک بگری کازانی باش نییە چۆنە بێ فۆڵۆی سۆشیال میدیاکەی بکەی چۆنە بێ سەپۆرتی بزنسەکەی کەی لایک و کۆمنت و هاندانت هەبێ بۆی زۆر ڕاست ناکرێ ئەسڵەن بە لایک و کۆمنتەکەی تۆ بۆ شتێک کە تۆی سەچاوی لەکەیت ئەجنا لە واقع ئاوەرە بزانە چی هەیە ڤڵۆگەرێکە چەناڵێک سۆشیال میدیایە کەناڵێکی یوتیوبی هەیە فەیسبوکێکی هەیە 200 کەی 300 کەی هەیە ئەو بە سپۆنسەر و ڕیکلامەژی وڵاتانە گەڕێتەوە شەتەوەی چاو لێ بکەی زۆر جار بۆ بە پێوەەر ئەم ڕقەمانە ئیتر ئەم کەسە ئەم ڕقەمە هێتەوە و زۆر زۆر مهمە ڕاستە عالمی دیجیتال میدیا و دیجیتال مارکتین وای کردو کۆمەڵێک شت ببێ بە بزنس باشە دەست خۆش کۆمەڵی گەنجی بەتواناش لەو مەجالا بە فعلی ئیشەکە گەنجەیە لە دیجیتال مارکتینە ئیشەکە ئەشە بیلا دینار بە دیناری پێ حەڵاڵە بەڵام کەسێکی ئینفلۆنسەرێکە بەقەر گستێکی کارەبایی خزمەتی خانمانی نەکردو بەقەر باوەشێنێک لە دوکانە خزمەتی پیاوانی نەکردو لە کاتی ئیشا خەڵکانێکی زۆر گوێی لێگرین بەبێ ئەوەی بزانین بەڕێزان کە تۆ تەماشای ڤیددیۆیەکەکەی لە یوتیوب تۆ سەپۆرتی ئەو پرۆژاکەی بە 1.01 سنت بەشدارە بی لە دەوڵەمەندکردنیە ئەگەر دەجار سەیری ڤیددیۆکە بکەی تۆ بە تقریبا 10 سنتێک بەشداریت کردووە بە پێی ڤیددیۆکە و بە پێی ئەو ڕێکلامانی تایەتی
کەواتە چۆن گوێ لە کەسێکە گری خۆت ئەزانی شایستە نییە حەز ناکەیەوە خوشکت بێ حەز ناکەیەوە برات بێ حەز ناکەیەوە کەست بێ ئەو مامۆستات بێ بەڵام چۆن گوێی لێگری با پەیامەکەشی باش بێت قسە لە دڵەوەیەت و بۆ دڵەڕۆ باش ئەو قسەیەکە کا بۆی ڤیو زیاد کات تۆ چۆن گوێی لێگریت ماوەسایی لە حیات مثلەن چۆن مەسەها هاوکارم پرسی گوێ لە کێ بگری ئەمە ڕەنگە تا ئەیدۆزینەوە زۆری بێت یان تووشی بەلاڕێداد بوونیش بڕێن بەڵام لەکوێ گوێی لێ بگرین کەی گوێی لێ بگرینەکەش گرنگە کەسێک پەیامێک بۆ من ئەنێرێت لە نێو هزار کەسایەوێ بڵێ قەیناو گوێمێرە و دواکەوتوی سەرەکەوی تۆجارە لە پێشە هەر ئەم شواتەوە اینجا پرسم کاتەوە ئەمە هاندانە یان ئەو هاندانانەی با بڵێن نزیکترن یا خۆت شخصیترن لە نزیکەوە پێدەگا هەر خۆدەی بیستی ئەمە ئەکرێ هەتا ئەگەر کەسایەتیەکانیش خۆیان لە ئێمە سەرکەوتوتر نەبە نزامی خۆیان بیانەوێ بە ئێمە بگێن و بۆی ئێمە وەکو ئەوان زامدار نەبین بێگومان لە هاندانە متمانە و ڕازگۆیی گرنگە متمانە و ڕازگۆیی ئەو کەسەی کە لە دڵسۆزیەوە هاندان ئەکا بۆ گشت یا بۆ تاک کەسی بەرامبەر برینار ناکات زۆر جار هەڵەیەکی خۆی بە دەرمانێک بە تۆ ئەڵێ ئەمە مەکە با تووشیەوە هەڵە نەبیت ئێمە نەمانزانی ئەو ئیعترافە زۆر جوانە و ئەو کەسێک کە هانت ئەدا قەت لە ناو خەڵکە هانی تۆ نادا بەتەنها یەنێت ئەملاوە 1 2 3 4 ئەو کەسەشی کە ئامۆژگاریت ئەکام هەڵانە مەکە هانت ئەدا بۆی کارێک نەکەی دیسانەوە لە ناو خەڵکانێکە چونکە هەر شافعیە فەرمێت هاندانی نەسیحەتکردنی بین الناس نوع من التوبیخ لا أرض لاستماعه ئەوەی کە لە ناو خەڵکە ئامۆژگاری مەکەی بەوەی ئەم شتێنیت تەوبیخە هیچ کەسێک سەرکۆنێکی توندیشە کەس گوێی لێ ناگرێ بۆیە گوێ لە کێ بگرین پێش هەموو شتێکی گوێ بگرین کە تۆ ڕێگەی خۆت ئەزانیت چیت لە ژیان ئەوێت ئەزانیت چۆن پێی بگەیت ئەسبابەکانیشت لە بەردەسایە بڕۆ ئیشی خۆ بکە و تەرکیز خەرە سەر ئەو هیچی تر لەکوێ سارد بوویتەوە ئەنجا بگەڕێ بە دوای هاندەرێکە هاندەرەکەش کێ بڕۆ بپرسە بزانە کێ لەوەی توە بەو ڕێگەی توە ڕۆشتووە ئینگلیز قسەیکی جوانی هەیە ئەڵێ ئەگەر بۆ ئەوی بتانی هەست بە من کەی وەرە پێڵاوەکانی من لە پێکەوە بەو ڕێگا بڕۆکە من پێ ڕۆشتم یان ئەو دڕکەی چۆ بە پێی منا با بچێ بە پێی تۆشە ئەو کاتە لێم تێگەی بۆیە هاندان لە کەسێ وەرگرە ئەزمموی هەبێ لە مەجای توە یا زانستی پێبێ لەو مەجای توە چونکە هەردووکیان پێویستن زانستەکە پێویستە بۆی بزانین بە چ ڕێگەیەکە بڕۆین ئەزمون پێویستە بۆی بزانین لە ڕێگەکە تووشی چیە بین کاتە من کاتێک کارێکم هەیە ئەبێ گوێ لەوە بگرم کە یەککە هانم با بۆی لە کارەکەمە باشتر بم نەکە کارم نییە بێبگەم لە شتێکی وا بگرم کاتە لەوێ تەنها کاتێک کە پێویستم بە هاندانە گوێ لە هاندێک بگرم من کەسێکم ئەلحەمدوللا لە ژیانی خۆما کێشەم نییە گۆڵی خۆم هەدەفی خۆم لە ژیانی خۆما بۆ 2 ساڵیکە بۆ 5 کە بۆ دەیکە ئەزانم لەسەری ڕۆم و تاو لەکوێ هەستم بە ساردبوونەوەی کرد گوێ لە کەسێکی بە ئەزمموی پسپۆڕەگرم چونکە هەندێک جار ئێمە لەسەر ڕێگەیەکین عیبی نییە زۆر جارەمە ڕووی داوە لە سۆشیال میدیایان لە ماس میدیا لە کەناڵی ڕاگەیاندن یا ڕاگەیاندنی دیجیتاڵیەوە گوێمان لە کۆمەڵە پێیان کردووە های ئەو من خەریکی چیم گۆربا بە خوێندن چییە ئەو تا شەشی تاواو نەکردووە ئەوە تا لە حەدوازی هێناوە کۆمپانیای خۆی هەیە بزنسی خۆی هەیە هەر ڕۆژە و لە وڵاتێکە سیاری واجوانی پێ خێر و خێراتی شەکە ئێستا خێر و خێراتەکە بۆ بەچی بۆ بە غیلافێک بۆ داپۆشینی کۆمەڵەشتی تر ئەمەش زۆر بینراوە بەداخەوە بۆیە لەو کاتەیە پێویستت بە هاندەرێکی دەرەکیە بە گوێ بگرە بۆ هاندەری دەرەکی با گوێ بگرین بۆ هاندەری دەرەکی ئەگینا هاندەری ناوەکی و دافعی ناوەکی لەو کاتەیە لەسەر ڕێگەکەین بەشی ئەوە و زەمانەداتێ بەشیەوە سوتەمەنیمانەداتێک کە پێی بڕۆین زۆر باشە ماوەسای من زۆر جار هاندان کاتێک وەکو شخص واقعی بین پێویستمانە لە بارودۆخێکی ناجێگیران لە مەرحەلەیەکی ئەگەری سەرکەوتن و سەرنەکەوتنان دڵنیان نین لە ڕێگاکە اینجا لەوەیە لا ئیرادی بێوێ هەر خۆمان هەست بەوەکەین هاندانمان پێویستە
بە شوێن هاندان ئاگەڕین ئێستا پرسیارەکەمەیە ئێمە باسی ئەو حاڵەتەکەم ئەبێ بگەڕێن بڵێن یەکێ بدۆزینە بڵێن وەرە هانمان بدە یان ئەبێ پاڵ بێنەوە چاوەڕێ بین تا یەکێ بێ هانمان بدا یان بە تەریقی سوتفەکەین بە مل هاندانێکە و گوێی بوەگرین لە کۆتایە خۆ من چی بکەم ئەبێ بچم بە یەکێ بڵێن وەرە هانی من بدە ئەگە ئەو شعورم هەبوو بە یەکێ بڵێن وەرە هانم دەیە پێویستم پێێتی یایتر خۆمە توانم هانی خۆم بدەم وڵی هەمووی ئەگونجێ ڕوو بدات ئەگونجێت لە پاسێکە ئەڕۆیتەوە بۆ ماڵەوە ئەو پیاوەی تەنیشتت کاکە گیان چۆنی ئەو بۆ ئابێ تااقەتیت ئەکرێت دەلاقەی چۆنەڵی ساڕێژکردن و هەتوانی برینەکانت بێ ئەگونجێ مامۆستایەکت بێ ئەگونجێ بەیانی تەلەڤیزۆن هەڵەکەیت کەسێک قسەت بووەکە ئەوە بێت ئەم نمونەیە ڕێک بەسەر خۆم هات لەسەر سایکۆلۆژیای ئەرێنی لە کەناڵێکی ڕاگەاندن قسەمە کرد دواتر ڤیددیۆکە بڵاو بوویەوە خەڵک زۆر شتی لەسەر نووسی بوو تاگیان کردبووم سپاسم کردن بەڕێزێک پەیوەندی پێوە کردم تکای کرد کە ژمارەکەمی بمێ ژمارەکەم یاپی چونکە تەمەنی هەبوو گەنج نەبوو ئاسایی بوو بەلامەوە ژمارەکەم ماپی و پەیوەندی کرد ڕێک نەسەنم قسەی کرد ئەلو سڵاوت لێبێ دکتۆر من زۆر مەمنونی تۆم خۆ ئاگادارە بیرم لە خۆکوشتن کردبەوە ئێستا ئەو بەڕێزە خاوەنی بزنسی خۆیەتی مۆزەفی خۆی هەیە ژیانێکی باشتری هەیە الحەمدولیلا لەوەی کە هەی بوو کۆمەڵە شتی لە بەردەست بوو واقعیانە چوم لەگەڵی دانیشتم تۆ چیت هەیە و چیت ئەوێ ئەمەم هەیە ئەمەش مشکیلەکانمە ئەشمەوەی ئەوە بکەم ڕێگە چارەی مشکیلەکەیم پێوتم بە ئەمە لەسەر خۆ بە تەدریجی چارەسەر بێت چاوەڕێمەکە لە 6 مانگی کات چارەسەر بێت لە ساڵێک چارەسەر بوو فعلەن لە ساڵێک چارەسەر بوو و ئەمەشی کە هەتە سەرچاوی دارایی و شارەزایی خۆت ئەتەوێ بگەی بوێ بەم شێواگیت ڕێگەکەم پیشاندا چەند ڕێنماییەکەم پێدا چەند جارێک سەردانم کرد الحەمدولله ئێستا کار و کەسابەتی خۆی هەیە ئەگەر واز لە تەعیناتی حکومی بێنێ واز لە موچەکەی حکومەتی بێنێت ئەژی بەبێکەم و کوڕی ئەکرێ هەر یەکێ لەمانە پەیامێ بێ بەڵام گرنگە ئەو گوێیە لەو کاتە ئامادە بێت چونکە قەشەیەک ئەسەرێکە جێڕنەوە لافاو ئەدات بەسەر شارێکات بەلەمێکیەت بۆ لای کڵێساکەەوە بە قەشەکاڵێ با ڕزگارت کە مەڵێ ناخوا ڕزگار مەکەن بەلەمی دووەمیەت ئەڵێ ناخوا ڕزگار مەکەن بۆ سێم جارە خنچێت ئەوترێت ئەچێتە خزمەت خی پەروەردگار و پێڵێ ئەی خی پەروەردگار من هاوارم بۆ تۆ هێنا خی پەروەردگاریش پێ فەرمێ دوو بە لە من بۆ ناردیت ئەبێ بزانین کە هەنێ شت ئەسبابە لە کاتی خۆیان و دڵنیاش بە لەوەی هیچ کاتێک خی گەورە هیچ تاکێک بە تەنها جێ ناهێڵێ چەندین مەسج چەندین پەیامبەر چەندین ئاگادارکەرەوەی بۆ نێرێ بەڵێنی خۆیەتی لە قورئانە هیچ کاتی ڕوبەڕووی سزایەک ناڕەحەتیەکت ناخۆشێکت ناکاتەوە ئیلا چەند جار پەیامی بۆ ناردویت بەڵام تۆ نەتبیستووە گوێت ئامادە بێ بۆ پەیامە باشەکان بیبیستە ئیشی لەسەرکە هەزار قەول بە یەک کردار چەندێک کتێب ئەخوێنیتەوە دەست خۆش بێ چەندێک گوێ لە هاندانەگری دەست خۆش بێ چەند کۆرسەبینی دەست خۆش بێ بەڵام چی ئەەکەی هەزار جار دەست خۆش بێت دەستخۆشەوەسا بەڕاستی ئەو پرسیاری زۆرمان ماوە بابەتەکە زۆر گرنگ و جوان بوو ینی شتێک بوو کە ڕەنگە کەمتر باس کرابێ واقعیانە لە بابەتەکان بڕوانی لە کۆتایی ئەگەر شتێکما بچکە ئێمە کاتمان نەما حەزمانەکە پرسیاری زیاترکەینە بڕ زۆر سپاسی بەڕێستانەکەم لە کۆتاییە بە هەموو گەنجان بە هەموو ئەوانەی گوێمان لێگرن و یا دواتر لە سوشیال میدیا ئەمە بڵاوە بێتەوە ژیان ملەوە نییە پەمەیی نییە بۆن خۆش نییە ڕەش و سپیش نییە ژیان پەڕەیەکی بەتاڵە ژیانی تۆ پەڕەیەکی بەتاڵە بەدەست خۆتەوە خۆت ڕەنگیەکەیت ئەکون جێ بە ڕەش و سپی ڕەنگیکەی شتێکی جوانی لێ دەرکەیت ئەگونجێ بە ملەوەن بیکەیت شتێکی ناشرینی لێ دەرچێ بۆیە بەراوردکاری مەکە لە هەنگاوی یەکەمە
لە هەنگاوی دووەمی شا تەرکیزت لەسەر خۆت و ژینگەکەی خۆت بێ ئەگونجێ گەنجێک لە تەمەنی 35 ساڵیە دکتۆرای هەبێ خانووی خۆی هەبێ ژیانی خۆی هەبێ بێت لە زانکۆکەی تو مامۆستا بێت بەڵام ڕەنگە ئەوە بۆ تۆ دەست نەدا بۆچی چونکە ئەوەی تۆ پیا تێپەڕیوی ئەو پیاتێ نەپەڕیوە ئەوەی تۆ پێی تاقی کراویتەوە ئەو پێی تاقی نەکراوەتەوە و ئێمە لەسەر تاقیکردنەوەکانمان نمرە و پلەوەرەگرین لەم دنیا و لەو دنیاش زۆر سپاس بۆ مامۆستا هێمن حەسەن ڕاهێنەری گەشت پێدانی کار سپاس مامۆستا بۆ کاتێ بێمت بەخشی سپاس بۆ دەستەکان خۆش زۆر سپاس بەڵێ ئازان ئێستاش ناوبڕێکمان هەیە دەچینە لە ناوبڕێک و دواتر دەگەڕێنە وڵاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانان و پڕن لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود دڵنیا بمبینیە ئەو جبسەی وێنەی نییە هەردامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ جبسینینی تامێکی لە یاد نەکراوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام زیزان ئەگەر بچینە لای ئەو تەوەری کە لە سێم تەوەرەیە بەتەمای باسیکەین باز لە بەرپرسیارەتی میدیاکەین جامۆستا نازانم ڕەنگەی تۆ چی سەبارەت بوو وڵا هۆنیان خۆی بەداخەوە ئێستا لە هەرێمی کوردستان میدیاکان زۆر بوون لە هەمووی گرفترەوەیە میدیای سێبەر و میدیای بێناونیشان و میدیای بێ پێناسەکراون کە نازانی سەرچاوەکانی هەواڵەکانیان چینیان تەنانە سەرچاوی داراییان دیارنی ئامانجی کارکردنیان دیار نییە هیچ پێوەرێکی زانستی وەروەها حرمەتەن ئەخلاقی ئاینی کللتوری کۆمەڵایەتی بەکار نایەنن تەنها بە ئامانجی شکاندنی تیرۆری شخصی یاخود بڵاوکردنەوە و کۆمەڵێک پەیامی ناڕاست و درۆ ئەمە وای کردووە نیشانەی زۆر پرسیار لەسەر بەگشتی میدیا وەروەها خودی کارکردنی خۆشیان دروست بووە بە شێوازەگیری خەڵک ماندووە بەڕاستی مە شتە کرد بۆ بگەڕمەوە بۆ یشێکی مەدانی چونە ناو بازار منیشی مەدانی ناکەم بۆ بەرنامەیەک بوو یانە چوومە لە هەرکەس لێدوان لێوەرگرم کاکە ماندوو نەبوون ئەرێوە تااقەتان ینی حراج بووم ینی هەستم کرد ئیتر میدیاکار لای خەڵکی ژیانی نیشانەی پرسیاری کەوتوتە سەر ئەمە حرمەتەن هەموو میدیاکارە عزیزانەی کە بە ڕسمی میدیاکارن ڕۆژنامەنووسن لە دامەزراوەی پێناسەکراوی باوەڕپێکراویدان پێدانراوان ناگرێتەوە بەڵام لێرە و لەوێ زۆر بوون بەتایبەت لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەتایبەت لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ینی بەس میدیاکانی کوردستان ماوەیەکی تروای لاتوە بەقەت ئاماری تۆزێک 150 ئاماری دانیشتوانی هەرێمی کوردستان ناوی میدیا و کەناڵ و چەناڵ و شتی سێر و سەمەر هەیە ئەمەش بەداخەوە نیشانەی زۆر پرسیار و هەروەها بەلا ڕێدابردن و کۆمەڵێک گرفتی زۆر گەورەی بۆ میدیاکاری ڕاستەقینە و میدیای تاوەتی دروست کردووە بەڵێ بەڕاستی نمونەی هەواڵی زۆرە بینین ڕۆژانە چاواشەکارێکی زۆر تایە تەنانە دوای لێ هاتووە دادگا یانی وەکو دادگایەکی لێ هاتووە میدیا چەندین ئەرک و ڕۆڵە بینێ کە بەڕاستی ئەرکی میدیانی و چاواشەکاری تێکەوتووە ئەوە دواتر لەگەڵ میوانەکەمانە زیاترە چینە سەری و باسی لێوە دەکەین بەڵام سەرەتا دەچینە لای ناوبڕێک زەی هاوکەرانە چەند بۆ دەکەین أشرقت نفسي بنور من فؤادي حينما رددت يا رب العباد
وانتشت روحي وصار الدمع يجري يا إلهي خذ بقلبي للرشاد أشرقت نفسي بنور من فؤادي حينما رددت يا رب العباد وانتشت روحي وصار الدمع يجري يا إلهي خذ بقلبي للرشاد أشرقت نفسي بنور من فؤادي حينما رددت يا رب العباد وانتشت روحي وصار الدمع يجري يا إلهي خذ بقلبي للرشاد في سكون الليل أدعو في سجودي والدجى حولي سواد في سوادي يا رؤوفا يا رحيما يا حليما يا كريما ما لفضلك من نفادي يا سميعا يا مجيبا يا عظيما اهدني يا خالق السبع الشداد أشرقت نفسي بنور من فؤادي حينما رددت يا رب العباد وانتشت روحي وصار الدمع يجري يا إلهي خذ بقلبي للرشاد أشرقت نفسي بنور من فؤادي حينما رددت يا رب العباد وانتشت روحي وصار الدمع يجري يا إلهي خذ بقلبي للرشاد للهدى والحق وفقني إلهي فعلى توفيقك اليوم اعتمادي يا إله الكون يا عوني وغوثي يا ملال الخلق في يوم المعاد أنا يا ربي أرجو منك عفوا فاعف عن ذنبي وحقق لي مرادي نفسي بنور من فؤادي بەڵایزان لە بەشی سێمی پرۆگرامەکەمانە باس لە بەرپرسیارەتی میدیاکەین بەرامبەر کۆمەڵگا بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر کارزان محەممەد پسپۆری ڕاگەاندن و هەروەها مامۆستای زانکۆ کاکتۆر زۆر زۆر سپاس بۆ ئێوە بۆ بینەرانی خۆشی دەمانەوێت باز لە بەرپرسیارەتی میدیا بکەین بەرامبەر کۆمەڵگا لە کۆتایە کۆمەلگاشی ئەمەین بەرپرسیارەتی ئەمەش بەرامبەر میدیا هەر هەوێت بەگشتی بەرپرسیارەتی میدیا یان میدیا بەرپرسیارەتی لەسەر شانە بەرامبەر بە کۆمەڵگا لە ڕاستیدا لەو ساتێک کە میدیا پێدا وەکو زانست یاخود وەکو ئامرازێکی مۆدێرن بۆ ئاڵوگۆڕکردنی بیر و بۆچوون بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاری بە خەڵک لەو ساتەوە کۆمەڵێک بەرپرسیارەتی گرنگی کەوتۆتە ئەستۆ دەشێت بەرپرسیارەتەکان هەم بەرپرسیارەتی یاسایی بن هەم بەرپرسیارەتی ئەخلاقی بن هەم بەرپرسیارەتی مرۆیی بن وەکو مەسەن گرنگترینیان بریتە لە ئاڵوگۆڕکردنی بیر و بۆچوون واتە ئەرکی میدیایە کە ئاسی هۆشیاری کۆمەلگا سەبارەت بە بابەتەکان سەبارەت بە دیاردەکان بەرز کاتەوە چونکە هەر سەردەمێک و کۆمەلگا جیرۆدەی کۆمەڵک دیاردە ئەبێت ئەوە ئەرکی میدیایە کە بیر و بۆچوونی پسپۆڕان بگوازێتەوە بۆ خەڵک پێیان بڵێ کە چۆن کێشەکە چارەسەرکەن یاخود چۆن مامەڵە لەگەڵ ئەو بابەتەدا بکەن ئەرکێکی گرنگی تری میدیای خود ئەتوانین بڵێن بەرپرسیارەتیە ئەوەیە چاودێریکردنی بارودۆخی داون دەستگاکانی حکومڕانیە بۆ نمونە کاتێک کە حکوومەتێک لە وڵاتێکدا
گەندەڵێگەکە یا کەم تەرخەمێگەکە ئەوە ئەرکی میدیا لۆبیەک دروستکە لە ناو ڕایگشتی لە حکومت بورژێنێک کە فڵانە غەدرتان لێکراوە پێویستە داوای مافی خۆتان بکەن و لە هەمان کاتدا هەندێک جار ڕەنگە حکومت فکری بۆ بابەتێک نەچێ ئەوە ئەرکی میدیایە کللتورێک بگوازێتەوە لە وڵاتە پێشکەوتەکانەوە کە ئەو کێشە و گرفتە لە فڵانە وڵاتی پێشکەوتووە هەبوو بەم شێوازە چارەسەرکراوە مەسەن زۆر جاران ئەم نمونە بۆ هاوڕەکانم ئەهێنمەوە لە وڵاتانی ئەوروپا کێشەی ئەوان هەبوو چۆن مناڵەکانیان پەروەردە بکەن مامەڵە لەگەڵ سروشتا بکەن مامەڵە لەگەڵ گیان لە بەرانە بکەن لەگەڵ کۆمپانیایەکی ژاپۆنیا ڕێگەکەون ئەفلام کارتۆنی نیلز بەرهەمێنن لە قوتابخانە سەرەتایەکان و لە تەلەڤیزۆنە فەرمیەکانی وڵاتانی ئەوروپا بەتایبەت سوید پەخشەکەن بۆی مناڵان ئاشنای جوگرافیا و کللتوری وڵاتەکانی ئەوروپا ببن ئاشنای ئەوە بن چۆن مامەڵەی دروستانە لەگەڵ ئاژەڵ و باڵداران لەگەڵ ژینگەدا بکەن کەواتە یەکێک لە ئەرکەکانی میدیا بریتێ لە گواستنەوەی کللتورە جوانەکان بەداخەوە زۆر جاران دەبینی لە میدیا و تۆڕە کۆمەڵایەتەکان هەندێک کللتورە گوازنەوە ناو کۆمەلگای کوردی کللتورەکە خەتەرە دەشێ ئەم کللتورە بۆ کۆمەلگایەک مەسەن بۆنەیەکە بۆنێکی ئاینی یاخود نەتەوەی یاخود میلیە بۆ کۆمەلگایەکی ترشیاو بێ بەڵام ڕەنگە گواستنەوەی ئەم کللتورە بۆ کۆمەلگایەکی کوردی شەڕ و ئاژاوی لێ بکەیتەوە کەواتە دەبێت لەو بەرپرسیارەتیەدا کە گواستنەوەی کللتورە ئەبێ میدیا بە شێوەیەکی عاقڵمەندانە ڕەفتار لەگەڵ گواستنەوەی کللتورە جوانەکان بکە ئەو کللتورانە بگوازێتەوە بۆ کۆمەلگا کە شیاون لە هەمان کاتدا خزمەت بە کۆمەلگا ئەکەن بەڵام ئەگە بە شێوەیەکی گشتی بەرپرسیارەتی میدیاکان دابەشکەین یەکەمینیان بەرپرسیارەتی یاساییە کە پێویستە هەر ڕۆژنامە نووسێک هەر دام و دەستگایەکی ڕاگەیان تەنانەت هەر هاوڵاتیە کاتێک تۆڕە کۆمەڵاتەکان بەکارێنێ بۆ نمونە مۆبایل بەکارێنێ ئەبێ ئاشنای ئەو بەرپرسیارەتە یاساییانە بێ بووی هەم مافەکانی خۆی بپارێزێ کاتێککە غەدری لێکرێ پەنا بۆ یاسا بەرێ هەم مافی کەسانی تریش پارێزێ تاوان ئەنجام نەدا دووهەمین بەرپرسیارەتی ئەخلاقیە زۆر جاران یاسا ئاماج ناپێکی یا چۆن ئاماج ناپێکێ هەندێک شتێتە ناخۆت و خوا ئاگای لێ مەسەن خوای گەورە کە ئەفەرمێ سێری قلوبتانەکەم مەبەسی وەیە کە تۆ ئەگەر چاوی یاساشی بەسەرەوە نەبێ ئەبێ بەرپرسیارەتێکی وجدانیت هەبێ کە تۆ لە خراپە بژێڕێتەوە خۆی ئەسڵەن لەو کاتەیە شخصێتی ڕاستەقینە کەسێتی ڕاستەقینی مرۆڤەکان دەرەکەوێت کە کەسی چاوی لێ نەبێ و نەک هەر تاوان نەکا بەڵکو ئەمر بە چاکە و نەهی لە خراپە بکە سێهەمین بەرپرسیارەتێکی مرۆییە ئێمە مادەم لە کۆمەلگای ئەژین هەر دیاردەیەک ئەگەر دیاردێکی خراپ ئەگەر ڕێگەی لێ نەگرین دەشێت سبێنێ ئەو دیاردەیە بە زەرەر بشکێتەوە بۆ خۆمان بۆ ماڵ و مناڵمان بۆ نەوەکانمان بۆ هاوڕێ و دۆستانمان لەبەرەوە ئەو بەرپرسیارەتی مرۆییە و ئەرکی میدیایە کاتێک کە دیاردێگە بینێت لە کۆمەلگایەکە بڵاو بێتەوە بۆ نمونە دیاردێکی لە شڕۆشیە بینێت ئەبێ میدیاکان قسەی لەسەرکەن و بەداخەوە میدیاکان لەم حاڵەتەدا زۆر ترسنەوە بۆ نمونە لەو ساتی کە ئاوارەیەکی زۆر ڕێک هاتۆتە کوردستانەوە سەیرانگاکانمان بەشێکیان مڵکی گشتی نەماون ینی معقول نییە ئەڕۆیتە سەیرانگایەک لەبەر کۆمەڵێک دیاردەی نەشیا و لە ڕوود نێشەوێک لەو سەیرانگامێنێتەوە بەڕاستی و ئەرکی میدیاکانە فشارێک دروستکەن کۆمەلگا بەرەو ئەخلاق ڕەسەنە جوانەکان بجێڕێتەوە و لە هەمان کاتدا هەر دیاردەیەکی نەشیایی بینی هەم خەڵکی لێهان با کە خوانی لێ بە دوورگرن لەو دیاردانە هەمیش فشارێک دروستکا بۆ حکوومەت بۆ داوم دەستگای یاساییەکان بە دۆداچوونی بۆ بکەن کاکتۆر ئاماژە بە کۆمەڵشتی ڕوونکردنەوەی باش کرد سەبارەت بە بابەتی میدیایی بەڵام پرسیارەکە لێرەیە ڕەنگە زۆر بمان هەستمان پێ نەکرد بە ئایا میدیا تەنها لە سنووری ڕۆژنامە و تیڤەکە ماوەتەوە یاخود زۆر لەوە فراوانتر بووە کە من ڕەنگە کۆمنتێ بنووسم لە فەیسبوکەکەمە وا نەزانم ئەم بەرپرسیارەتی هەر ئەچێتە بواری میدیا و بەرپرسیارەتێکی ئەخلاقیە لەسەر من دەست خۆش بێ ئەگەر ئێمە میدیا پۆڵێن بەندی بکەین ڕۆژگارێک میدیاکی کلاسیکمان هەبووە کە ڕۆژنامە و ڕادیۆ و تەلەڤیزۆن و سینەمای گرتوتەوە بەڵام لە دوای هاتنە ئارای ئینتەرنێتەوە ئەبینی میدیایەکی مۆدرن میدیایەکی نوێ هاتوتە ئاراوە کە سوودی لە هەموو بوارەکانی تری میدیا وەرگرتووە هەواتە هەمووی لە باوەش گرتووە تەنانەت دەواازەی واڵا کردو بۆ هاوڵاتێک کە مۆبایلێکی بەدەست بوو تۆڕێکی کۆمەڵایەتی هەبوو خۆی ببێ بە میدیاکارێ ئێستا زۆر جارە بینی کەسێک پێجێکی بەقەت کەناڵێک بەقەت ڕادیۆیەک ڕۆڵی هەیە لە کاریگەریکردن سەر ڕایگشتی لەم ڕوانگەیەوە هەر هاوڵاتیەک کاتێک تۆڕە کۆمەڵاتەکانی بەکارێنە بەرپرسیارەتەکەی قورسرە لە بەرپرسیارەتی ڕۆژنامە نووسێک بۆ نمونە جاری وا هەیە ئێمە لە دادگا بە حکوومەوەی چەند جارێک خەبیرین بۆ دادگا کردووە کابرا کۆمنتێکی نووسیان ڕگا کە لە کۆمنتێک گیراوە ئەخە بەس تۆ بزانە لە کۆمنتەکە چی پێوتوە تۆ ئەگە دوو بە دوو
کەسێک قسە بە کەسێ بڵێن تەنها دوانەی بیستێ بەڵام کاتێک کە تۆ لە تۆڕە کۆمەڵاتەکان یا کەسێک لە تۆڕە کۆمەڵاتەکان نای کەسێک گەزڕێنێ پێڵە تۆ لە شڕۆژی تۆ دزی سەدان کەس هەزاران کەس و کۆمنتە ئەبینی ئۆکێتە گومانەوە لەبەرەوە کۆمنت نووسین بەرپرسیارەتیەکەی زۆر قورسرە لە قسەکردن کەواتە تکا لە هاوڵاتیانەکەم ئاگاداری کۆمنتەکانی خۆیان بن ئەگەر ئامانجەکە دروستە کۆمنتێکی دروست بنووسە زۆر جاران قسەی شیاو نەک هەر زۆر جار هەموو کاتێک قسەیەکی شیاوی جوان کاریگەری زۆر باشترەوە لە قسەیەکی خراپ و لە هەمان کاتدا ئامۆژگاریم هەیە بۆ دایک و باوکان زۆر جاران بە میوانی ڕۆشتمەتە ماڵێک بەس بۆ ئەوی مناڵەکان بێدەنگکەن ئایپادێکیان ناوەتە دەستی یان مۆبایلێکیان ناوەتە دەستی نازانێ ئەو مناڵە خەریکی چییە ینی ماقۆڵ نییە لە ناو کۆمەڵگای کوردەواریە مناڵێک پێنجی سەرەتاییە ئەچە کۆمنتی ناشین بۆ خەڵکە نووسێت بابەتی وامان لایە نمونەمان لایە ئەم مناڵە بەرپرسایەتی ئەکەوێتە ئەستۆ لە هەمان کاتدا ئەو کەسێک کە مۆبایلەکەی بەناوە یاخود تۆڕە کۆمەڵاتەکەشی بەنا ئەویش بەرپرسایەتی ئەکەوێتە ئەستۆ و تەنان لێرە هاوڵاتیان ئاگادارەکەمەوە ئەو مۆبایلی کە بەکارێنی ئەو سیمکارتی بەکارێنی لەو ڕۆژی ئەو سیمکارتەتان کڕیوە هەموو دەنگتان تۆمارە لە کۆمپانیەکانی پەیوەندی کاتی هەڕەشەی کوشتن لە یەکێکەکەی ناوزڕاندن بەرامبەر کەسێکەی کە سکاڵای لەسەر تۆمارکرا سکاڵاکە ئەڕوا بۆ ئەو کۆمپانیایە هەموو قسەکانی دێتەوە مەسەن لە ماوەی چەند ڕۆژە چەند قسەی کردووە پێشکەشی دادگا کرێ و لەوێ هەموو دەنگەکە تۆمارە و هەمان کاتدا ئەو کەسانی کە تۆڕە کۆمەڵاتەکانیش بەکارێنن ئێستا تەکنۆلۆژیا ئەوەندە پێشکەوتووە ئایدەکان ئەدۆزێتەوە هەرچەندە فەیسبووکەکە بە نای خوازرایشەوە بێ ئایدەکەی ئەدۆزرێتەوە لەبەرەوە تکاتان لێکم ئەگەر مافراون یاخود ئەتانوێ ئازادی ڕادەبڕی ممارەسە بکەن هەوڵدەن بە شێوازێکی جوان بە شێوازێکی نەرمونیان و مرۆڤ دۆستانە مامەڵە بکەن باوەڕتان بێ کۆمەلگەی کوردی من کە بەراوردێکم زۆر شەریفترین لە کۆمەلگاکانی تری شەقی ئەوسەد یعنی لێرە یەکێک لەو نمونانی ڕۆژێک میوانم هاتبوو وتم فەرمووەتە ئاخر مۆدلی ئۆتۆمبیل سویچەکەی بەسەر دابەزیوە میواکڕێ ئۆتۆمبیلەکەی بای 6 دەفتەر دلارە لێ بەجێی هێشتووە بەڵام باشە ئەمە ئەم کلتورە جوانە بۆ نەگوازینەوە بۆ تۆڕە کۆمەڵاتەکانیش کەسێک تەنانەت فەیسبووکەی بیری چێداشی خەڵک نەچێ قسەی نەشیاو بکە لەبەرەوە داواکارم لە هاوڵاتیان هەم بۆی کە لە گوناح بە دوور بن چکە خوای گەورە هەموو ئەم دەستدرێژیانە بۆ مافی خەڵک بە تاوان دانێت هەم بۆی لە گوناح بە دوور بن هەم بۆی لە بەرپرسارەتی قانونی بە دوور بوون هەم بۆی ویژدانشتان ئاسوود دەبێت تکاتان لێکم تۆڕە کۆمەڵاتەکانی مۆبایل بۆ کارێکی دروست بەکاربێنن و لە هەمان کاتدا چیت بۆ خۆت بۆ کچەکەت بۆ خێزان بۆ خوشک خۆت پێ ناخۆشە ئەوەشت بۆ خەڵک پێ ناخۆش بێ بۆ ئەوەی ئەم کۆمەلگا زیاتر لەوە شیرازەی نەترازێ و دووچاری زەرمەندی دکتۆر کارزان یاخوا دەستی خۆش بێ هەم لە پۆلێنکردن و هەم لە بەرپرسیارەتی میدیا خاڵی جەوهری زۆر گرنگت باس کرد یەکێکیش لەو بەرپرسیارەتانەی میدیا باس لەوەکە هۆشیارکردنەوەی کۆمەلگایە ئەوە دیسانە بێ میدیا بێ من هۆشیار کاتەوە چۆن سۆسیال میدیا و ئەوەی کە بەڕێزوتی بەکاری بێن گرفتەکە لێرەدای ئێستا ئێمە ئەو میدیا بەرپرسیاریانەمان هەیە یان بە پێچەوانەوە زۆر میدیای نابەرپرسمانەیە ئەوەیشی کەماوەتەوە بە بەرپرسیارەتی با بڵێن ئەویشی شاردوێتەوە لە ڕاستیە کاتێک کە سەری میدیاکانەکەم خۆشبەختانە ئەتوانم بڵم هەموو کەناڵەکان بەرنامەیەکی پەروەردەیی یاخود هۆشیاریان هەیە بەڵام ئەوەی کە کارساتەکەی خوڵقاندووە لە پەنا بەرنامێکی هۆشیاری کۆمەڵێک بەرنامەی خراپیشی هەیە بۆ تێکدانی بارودۆخی گشتی یعنی ماقۆڵ نییە حیزب هەیە لەم کوردستانە زل حیزبە بەڵام هەزاران پیجی سێبەری کردوتەوە یەکێک ڕخنەیەکی لێ بگرێ یا پێشنیازێکی چاکسازی بکە سوکایەتی دنیای پێکەن لەو پێجانەوە کارساتەکە لێرەوە ڕوئەیە یعنی ئێمە ئەوانەی کە حکومڕانی ئەم وڵاتەکەن ئەبێ خۆیان لەوە تێبگەن کاتێک کە کۆمەلگایەکی دروست بەرهەمێ خۆیان سوودمەند دەبن کاتێک کە کۆمەلگایەکی شێوا بەرهەمێ ڕاستە بۆ ماوەیەک ئەکرێ سوود لەو شێواوێ ببینن بەڵام مێژوو بە مێژوێکی خراپبوویانە نووسێتەوە بۆ نمونە کاتێ من سەری وڵاتانی ئەوروپاکەم بۆچی مەسەرەن ئەڵمانیەکان بە چاوێکی خراپ سەری هێتلەرەکان لە کاتێک کە هێتلەر بە حسابی سێتی خزمەت بۆ وڵاتەکە بکات لەبەرەوە چارەنووسێکی ڕەشی بۆ خودقاندون لە هەمان کاتدا بۆ بە چای ڕەسەری ئەو سەرکردەیەکەن کە وڵاتی بۆ بنیاد نامنێتەوە کەواتە ئێمە کێشەکەمان لە چییە لە سپۆنسەرکردنی دام دەستگاکانی ڕاگەیان ئەو کەسانی کە سپۆنسەری دەستگاکانی ڕاگەیان نەکەن بۆ ئەوە سپۆنسەری ناکەن کە کۆمەلگایەکی هوشیار و کۆمەلگایەکی بە ئەدەب و بە ئەخلاقی بەرهەم بێت وەکو زیاتر بە ئاراستەیەکی سیاسیە کە لەژێر هەر ناوێکا بێ گرنگەوەیە ئەو یەکەم بێ لەژێر هەر ناوێکا بێ گرنگەوەیە دەنگی ئۆپۆسیۆن دەنگی ڕخنەگر دەنگی ئەوانەی کە پێشنیازێکی جوانیشێنێ تێکیان بشکێنێ کارەساتەکە لێرەوە دەست پێ کردووە بۆیە من لێرەوە داواکارم لە پەرلەمانی کوردستان ئەو یاسانی کە دەرەچن بۆ بەرپرسارەتی یاسایی سەبارەت بە کەناڵەکانی ڕاگەاندن ئەبێ زۆر وردەکارتر بێ لە جاران
و هەر کەناڵێک هەر لایەنێک کە دەستێژی کردە سەرمافی گشتی یاخود ئەرکەکانی خۆی جێبەجێ نەکرد ئەبێت داواکاری گشتی سکاڵا لەسەر تۆمارکە و داواکاریشم لە هاوڵاتیان تەنانەت لە تۆڕە کۆمەڵاتەکانیش کە بابەتێکە بینن زیانەگەێنێ بە بەرژەوەندی گشتی ئەبێ ڕیپۆرتی بکەن زۆر بەداخەوە مەسەن لە تۆڕە کۆمەڵاتەکان یا لە یوتیوب چەناڵی وان بینیوە چیرۆک بەناوی بەسەرهاتەوە هەزام ئەمە هەمووی هەڵبەستراوی کەسەکە خۆیەتی بزانە چۆن کابرایەک تەماحی کردوتە فڵانە کەس و لەگەڵیشی ڕابواردو کەسیش نەیزانیوە کارەساتەکە لە چی ئەبینم لە ماوەی 3 ڕۆژە 100,000 ڤیوی هەیە لە جاتیوە کسی ناشرین بن بەڵام ئێمە کەسایەتی زۆر گەورەی ئاینیمان هەیە لە وڵاتە ئەبینی خودبەی زۆر جوانی یا بە ڕەحمەتیش چووە کەچی سەیەکەی 5,000 ڤیوێ ئەمە نیشانەی کۆمەڵگایە نەخۆشە کەواتە کێ سەر چارەسەرێم نەخۆشیاکە یەکەمینیان داوم دەستگای یاساییەکانە بە تایبەت پەرلەمانە بە یاسای ورتر و جوانتر دەرکە دووهەم داواکاری گشتیە بێ سکاڵا لەسەر ئەو کەسانە تۆمارکە کە میدیا بە خراپ بەکارێنن سێهەم بریتە لەو ڕۆژنامەنووسانی کە کارێکن لە دەستگا ڕاگەیانەکان ئەوان وەکو دەوری مامۆستا ئەبینن لە پەروەردەکردنی خوێندکارەکانی بێ ئەوانش دەوری پەروەردەکردنی کۆمەلگا بین و هەوڵش بن خۆیان مرۆڤێکی باش بن و لە هەمان کاتدا چوارەمیشت بریتە لە مامۆسایانی ئاینی لە مامۆسای قوتابخانەکان مامۆسای زانکۆ و پەیمانگاکان تەنانەت دایک و باوکان ئەبێت دەورێکی شیا ببین بۆ منداڵەکانیان واتە فلتەرێک بۆ خۆیان دابنێن هەر شتێک خراپە وەری نەگرن ڕیپۆرتی خۆش باوەڕ بووین خۆش باوەڕ ینی گرفتەکە لێرەیە ئێستا من هەر لێرە هەر قسە لایڤین لە فەیسبووکەی خۆم پۆستێ بکەم بڵێم دکتۆر کارزان ئەم ئیشەی کرد کە لەگەڵ شخصەتی جەنابەت پۆسپۆرەکە ئیشەکەت نایەتەوە مشکلەکە لەوایە هەر بەلایانی کە 150 ئەوانی ئەیبینن باوەڕیان کردو ینی نەک ئەوەی هەرگومانکەن یان بڵێن ڕەخنە لێ بگرن بۆ خۆش باوەڕ بووین ینی برادێک گوتی ئێستا بڕۆ بڵێ من گەنج بە کۆترە بم بۆ ئەوروپا ناڵێن بچۆن ئەڵێن بەچەند ینی بۆ وامان لێ هاتووە ئەم کۆمەلگا بۆی لێ هاتووە لە ڕاستیە پێم وابێ خەتا بارێکی سەرەکی ئەتوانم بڵێم بواری پەروەردە و فێرکردنە لەم وڵاتە پەروەردە و فێرکردن هەر تەنها وەزارتی پەروەردە ناگرێتەوە قوتابخانەکان ناگرێتەوە لە دایک و باوکانەوە ئەگرێتەوە هەتا بەرەو سەر باشە بۆچی ڕۆژگارێک دایک و باوکی 8 ناڵ 9 مناڵی خستۆتەوە توانێتی بە جوانی پەروەردەی بکە ئێستا بۆ ساحێبی 2 مناڵە ناتوانێت پەروەردەی بکە کەواتە خەلەلەکە لە دایک و باوکان هەیە مەسەن داواکارم لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی هەر کوڕ کچێکانەیە بە مەرحەلی زەواجا بڕۆن بە خولێکی هەفتەی 2 هەفتە 3 هەفتەی بین کە چۆن سەپەرشتی مناڵەکانیان بکەن و لە هەمان کاتدا ئەرکی وەزارەتی پەروەردە و فێرکردنە ئەمانە لە منداڵیەوە فێری پەروەردە و فێرکردنیان بکەن مەسەن کاکشوان یەکێک لەو سشانی سەرنجی ڕاکێشام کۆمەلگای ئەوروپا پێش ئێمە مۆبایل و تەکنۆلۆژیا گەشتوتێ لە سویس ڕاچوومە دادگایەک وتم بزانم ئایا کە سکاڵای تۆمار کردو لەسەر خراپەکان ئامێرەکانی پەیوەندی هیچ سویسڕێک بە درێژایی ئەو ماوەی مۆبایل پیاوە سکاڵان تۆمار نەکردو کە تاوانیان بەرامەکرا ئەوەی کە کردێتی لێ سەرڕەشە بە تایبەت عەرەب و ئەفریقی کەواتە بۆ ئەگەڕێتەوە بۆ سیستەمی پەروەردە ئەوانیش لەوێ وردە وردەڵەن ئەگە خۆشیان چاک نەبن منداڵەکانیان کە لێرە پەنابەرن لێرە دروست دەبن کەواتە ئەگەر پەروەردە لەم وڵاتە وەکو وڵاتانی ئەوروپا لە 8 بیانەوە تا 5 ئێوارە منداڵەکە لە مەکتەب هەموو پەروەردە و فێرکردنیش ئەنجام بن وەرش و هونەریشی پێ ئەنجام بن کە هاتە ماڵەوە بەس تەنها بەجای ئەوە بێت دایک و باوکی ماچکە و پشوویەکی کەم باو لێ بخەوێ کۆمەلگاکە ماوە لێ نایە ئێستا هێشتا مەترسیەکە ڕوونیاوە مەترسیەکە وەختە بەڕێوەیە کە ئەم دوو جیلەی کە ئێستا جیلی ئایپاد و مۆبایلن بە ئەوانە گەورە بن کارەسا دەوەختە ڕوئەیە چونکە زۆر باش سەرنجی چینی منداڵ و هەرزەکارێم ئەبینم هەستی نیشتیمانیان زۆر لاوازە هەستی پەروەردەیان لاوازە هەستی ڕزگرتن لە شتە مقەدەسەکانیان لا لاوازە بەڵێ یعنی ڕۆژانە لە جادەوبان و کۆڵانەکان سەری ئاوە چاودێری ئەم چینی منداڵ و هەرزەکاراکەم ئەڵەم بزانم ئایا ئەمانە هیچ کۆت و بەندێک هەیە فێری دابوونەریتێکی جوانیان بکە بەداخەوە هێشتا کارەساتەکە ماوە ڕووبات چکە هێشتا ئەمە جیلێکی ئاڵتونیمان ماوە کە ئامۆژگاری خەڵکەکەن و ڕێگرین بە ئەو جیل ئاڵتونە بمرێ ئەنجا کارەسات دەست پێکە و ئەوەش تاوانەکەی جێڕمەوە بۆ دەسەڵات بۆچی جێڕمەوە بۆ دەسەڵات هاوڕێیەکم سەردانی چینی کردبوو ئەوینەوە پێشوەکە کە حیزبی کۆمۆنیستی چینە نەوەیەکی درۆزن و ساختەچی و قۆڵبڕ و تەمەڵ ئەو نەوەی کە ئەم 30 ساڵە پێگەشتووە نەوەیەکی ئیشکەر نەوەیەکی عاقڵ بەرپرسیار بۆ سیستەمەکە وای لێ کردووە کە کۆمەلگا بەرپرسیارکە کەواتە مەسە نمونەیەکی تر خەڵکە بۆ نمونەی ساختەچێتی قۆڵبڕەتی بۆ لە وڵاتانە ڕۆشتۆتە ئەوروپا کە زانیەتی زەمینەی بۆ لەبارنیە لێ بۆ بە مرۆڤێکی باش نمونەم لایە کە بۆ بە مرۆڤێکی باش و خەڵکی شەیە لە وڵاتانی غەربەوە هاتووە لە کوردستان گلاوەتە
دۆسێک گەندەڵینەوەتەوە بۆ لە بەرەوەی زەمینەکەی لەبارە کەواتە یەکەمیشت کە پێویستە چاکی بکەین سیستەمە داواکارم لە بەرپرسانی کورد لە سەرۆک و سەرکردەکانی کورد ئەگەر داهاتانانەی ناوتان چێتە مێژووەوە بەوە ناوتان ناچێتە مێژوو بزانە چەند ملیارد دلار بۆ ئەولادەکانتان بەجێڵ چکەوە تا سەدان پاشا هەیە لە وڵاتە هەبووە نەوەکانی هەر بە قەبرەکانیان نازانن چێ بە قەبری ڕەزاشای پەهلەوی زانێ ئەو هەموو ماڵی بە ئەولادەکانی بەجێشت ئەوانە ناوێنە چێتە مێژوو کە سیستەمێکی پەروەردەی جوان کەنەوەیکی جوان بۆ مناڵەکانیان پەروەردە ئەکەن فەرمووەسا لە ئێرانە سەری قەبری ڕەزاشاکە و سەری قەبری ئەمیر کەبیرشکە بۆ ئەو ناوێتێتە مێژوو بۆ ئەو ناوێتێتە زەبڵدانی مێژووە مەسەلەکە سیستەمی پەروەردەیە لە وڵاتانی ئەوروپا ئەمریکا تەنها لە وڵاتانی عەرەبیشە ئێمە نمونەمان هەیە کەسێک مێژوو وڵاتەکە خسۆتە مێژووە لەبەرەوە داواکارم لە سەرۆک و سەرکردەکانی کورد ئەگەر دەتانێت ناوتان بچێتە مێژووە بە سەرۆت و سامانەکانتان ناوتان ناچێتە مێژوو بەڵکو بە پەروەردەکردنی میلە دەچێتە مێژووە و هێشتا کات ماوە دەرفەتمان ماوە مامۆستا پرسیارم زۆرە سەبارەت بە بابەتی میدیای و دامەزران میدیایەکان بەڵام حەزەکەم جەخت لە بابەتێک کردەوە ئەوش بابەتی یاساییە کە لە تۆڕە کۆمەڵایەتەکان زۆر بەوە من کە کۆمنتێک ئەنووسم چ سزایەکی یاساییم هەیە و لە کاتێکیشە ئەگەر هاتو من هەڕەش تووشی هەڕەشە بوومەوە تووشی کۆمەڵێک ناو تەحشیر بوومەوە چۆن بتوانم داوای خۆم وەرگرم ئەو دوو بابەتە زۆر ئێمە بەگشتی کۆمەڵێک تاوانەیە بە کەسەکان خۆی لێ پارێزێکێک لەوانە تاوانی جنێودانە دوو هەمینیان ناوزڕاندنە بۆ نمونە بێکێک بڵێ لەش فڕۆش و بێکێک بڵێ دەست بەبێ بەڵگە چکەم لە مادەی 433 یاسای سزادانە بەڕوونی بە جوانی ئاماژەی پێکردووە ئەڵێ بێ ڕاست بێت توانای سەلمانی ڕاستەکە تەبێت تا بەڵگە بەدەستەوە بێ و خێر و بەرژەوندی گشتیشتا بێ سێ هەمینیان بریتە لە تەداخولکردنە ژیانی تایبەت کەس بۆی نییە وێنەکانی کەسێک کە دەستکاری بکە یا دەستکاری داتا و داتاکانی بکە یا بچێ ئەکاون بنای کەسیش کەوە بکاتەوە بە تاواندانرێمە تەداخولکردن ژیانی تایبەتە چوارەمینیان بریتە لە خۆپاراستن لە زیانگانن بە ئادابی گشتی نابێ وێنەیەک بابەتێک بڵاوکەیتەوە کە ئەخلاق و خوڕەویشتی گشتی لاواز بکە بۆ نەجاریوا بابەتێک بڵاو بێتەوە خەڵک وای لەبێ ئیمانی بەهشتێ نەمێنێ مەسەڵەن چیرۆک بڵاوکاتەوە ئەو کەسەی کە دزی لە هەموو خوشک و براکانی کرد وای لێکرد کە باسیەوە کە وڵا شاگردێک لای باوکی شاگرد بووە چووە دزی لە گیرفانی باوک و مام و نازانم چێ کرد و ئەمانە واکە ئەخلاقی کۆمەڵایەتی لاوازەکە وات یا مەسەلەن بۆ نمونە باسی دیاردێکی لەش فڕۆشیەکە ڕۆژێکیان بابەتێکم بینی ئێستا شەوان کچان فێربوون لە دوای کە داک و باوکیانە خەون سەعادێکی شەو ئەڕۆنە دەرەوەشەوە ئاهەنگ سازەکەن و شەشی بەیانی ئەگەڕێنەوە بۆ ماڵەوە طبعا ئەم شتانە هیچ ئەسڵ و ئەساسی نییە چونکە ئێستا بەتابەت سنووری پارێزگای سلێمانی هەمووی بە کامێرە کۆنتڕۆڵ کراوە هەر کەسێک تاوان کا بۆچی لە مای 24 کاتژمێرا دۆزرێتەوە چکە زان لە چ ماڵە هاتو دەرەوە چۆتەوە بۆ چ ماڵێک یعنی لام سێرە خەڵک نابێت تاوان بکە لاشم سێرە تاوانەکە لە سنووری پارێزگای سلێمانی کە هەمووی بە کامێرە کۆنتڕۆڵ کراوە داواکارم لە هاوڵاتیان لەژێر هیچ نایەکە تاوان نەکەن چونکە دیاردێکی تەقەکردنە دەستدرێژیکردنیەکە دەست بەجێ ئەزانن ئەم کەسە لە چ ماڵی هاتوو دەرەوە چۆتەوە بۆ چ ماڵێ مەسەن تاوانێکی تر بریتێ لە زیانگەاندن بە یاسا نابێت هیچ کەسێک بانگەشەی ئەو بکە زیان بەو یاسانە بگەێنێت کە لە پێناو بەرژەوەندی خەڵکا دانراون لە هەمان کاتدا کاتێک کە کەسێک زیانی پێدەگا یەکەمین ئەرک ئەوەیە مەسەن بابەتێکی لە سەرنووسراوە یا کۆمنتێکی لە سەرنووسراوە نابێت بە هەمان شێوازی ناشین جوای باتۆگینا تا ڕادێک مافەکە ئەفەوتێ بەڵکو با سکریشۆتی کە لە نزیکتی بنکەی پۆلیس سکاڵات و مارکە و بەڵگەکەی خۆی بخاتە ڕوو و لە هەمان کاتدا دادگا ئەو کەسە بانگێش دەکات خاوەن فەیسبووکە بانگێش دەکات بزانە پاسای چی بوو ئەم تاوانی ئەنجام داوە یا بۆ لە ڕێگەی مۆبایلەوە داواکارم هەتا پێتان نەکرێت بە هیچ شێوەیەک مۆبایلی بێناستامە بەکارمێنن چونکە ئەگەر کەسێک تاوان بە مۆبایلی ئەنجامدا کە لە تۆمار نەکرابێ کەمانە پێوترێ علوچ بەرپەسەرەتی یاسایی زیاتر و یاسایی زیاتری لەسەر تا ئەو مۆبایلانەی کە تۆمارن چونکە ئەمە وەکو ئۆتۆمبیلی بەڕقم و چەکی بێمۆڵە دوایە و لە هەمان کاتدا هەتا پێتان نەکرێ وەڵامی هیچ پەیوەندێکی نەناسراومێنەوە ئەگەر لە تستانە ژیانی خۆتان هەیە بە هیچ شێوەیەک فەیسبووکی نەناسرا وەرمەگرن بە هیچ شێوەیەک جوابی نامەی نەناسرا و مەدەنەوە بەداخەوە من کەسانێکە بینم فەیسبووکی کردوتەوە هەرچی ئەدیدی بۆ نێرێ وەرێگرێ بەبێ ئەوەی بیناسی ئەمە کێشەی بۆ سازەکە فەیسبووکیش وەکو ماڵ وەکو خێزانەکەی خۆ دوایە هەتا پێتان نەکرێت نابێت فەیسبووکی خوازرا و وەربگرن یاخود جوابی وەڵامی نەناسراو بدەنەوە چونکە زۆر جار ئەمانە کێشە گرفتە ئەخڵقێن ئەگەر خوڵقاندیشی ئەکرێت لە نزیکتی بنکەی پۆلیسا بە پێی یاسا خراپەکارانانی ئامریکانی پەیوەندی سکاڵات و مارکە و مافی وەرگرتنەوەی مادی و معنەوی هەیە بڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر کارزان محەممەد مامۆستای زانکۆ پسپۆری ڕاگەاند لەم تۆرە لەگەڵ مامۆی سپاس دەکەین سپاسدان بۆ ئێوە بۆ میێرانی خۆشەویست زۆر سپاس
وڵای زیزان بم شێوازە بڕگۆباوەتەکانی ئەمڕۆی پامی ڕۆژتان پێشکەش کرا هیوادارین کا بەدڵی ئێوە بێ بەخوای گەورەتان ئەسپێرین و خواتان لەگەڵ خواتان لەگەڵ.